بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێ بێت ئازیزان و خۆشەویستان من دانا محەممەد لە ئاڵلقەیەکی نوێی پرۆگرامی هەیوان بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. لە ئاڵلقەیەم جارەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە پەیوەندی بە ژیان و تەندروستیمانەوە هەیە، ئەویش مادە پاکەرەوەکانن لە ماڵەکانمانە کە بە زۆری لەلایەن خانمانەوە بەکارەهێنرێت. ئەم مادانە لە کۆمەڵێک مادەی کیمیایی تێکەڵەکرێن و دروست دەکرێن، چ لە ناوخۆی هەرێمی کوردستان کۆمەڵک کارگەمان هەیە ئەم پاکەرەوانە بەرەمێنن و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بازرگانان هاوردیانەکەن و دەخرێنە نێو بازاڕەکانەوە. لە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستانیش ژمارەیەکی زۆر بە ئەنواع شێواز، بە ئەنواع ناو، بە ئەنواع ڕنگ و کوالیتی لەبەردەستان تا چەند ئەم مادە پاکەرەوانە کە ئێمە بەکاریانێنین هەر لە سابوونێکەوە هەتاوەکو زاهیەک، هەتاوەکو شامپۆیەک، هەتاوەکو تاییتێک، هەتاوەکو ئەوی پێی ئەوترێ موعجیزە و ملخوار و چی و ئەمانە بزانین ئایا ژینگەی ماڵەکانمان لە ڕووی تەندروستیەوە تێگەدەن یاخود نا. و ئەم مادانە کاتێک بەکار ئەهێنرێن کە بە تایبەتی بە زۆری لەلایەنی خانمان ئەم مادانە بەکارێنن، کۆنتاکتی ڕاستەوە خۆیان هەیە لەگەڵ پێستی ئەو کەسی بەکارێنێ، بزانین کاریگەریان نەرێنی و خراپەکان لەسەر پێست چین، تووشی چ جۆرێک نەخۆشیمانەکە، ئەو کەسانەی چ جۆرێک نەخۆشی پێستیانەیە بە هیچ جۆرێک نابێ ئەم مادانە بەکاربێنن. خاڵێکی دیکە ئەوەی کە کۆنتاکتی ڕاستەوە خۆی هەیە، ئەویش پەیوەندی هەیە بە هەناسەدانی مرۆڤ و کەسی بەکاربەرەوە. ئایا ئەو کەسانە چێن کە بەهۆی بەکارهێنانی ئەم مادە پاکەرەوە کوالیتی نزم و خراپانە یان تێکەڵکردنی ئەوەی لای ئێمە باوە دووسێ مادە تێکەڵەکە بۆی باش WC-ەکەی، حەمامەکەی، موشتەمەلاتەکەی، چوزانم مەطبەخەکەی، قاپ و قاچاقەکەی پاکاتەوە، چ کاریگەریەکی لەسەر کۆئەندامی هەناسەی بەکارهێنە دەبێت کە بە شێوازێکی گشتی لە کۆمەڵگەی ئێمەیە ئەو کەسانەی ئەم مادانە بەکارهێنن بێگومان خانمانن. لە هەیوانی ئەم جارەدا میوانداری هەریەک لە بەڕێزان ڕێبەروریە بەکالۆرۆس لە زانستی کیمیای پیشەسازی و بەڕێوەری کارگەی فێرس بۆ پاکەرەوەکانمان کردو کە بەڕێزیان بەسپاسەوە لە ستۆدیۆ میوانی خۆ بەخێر بیت. هەروەها میوانداری زۆر بەڕێز دکتۆرە شەونم عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی پێسمان کردووە، ئەویش لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە خۆ بەخێر بیت. دکتۆری سێهەممان میوانی سێهەممان بەڕێز دکتۆرە نسار جەمالە پسپۆڕی نەخۆشیەکانی سنگ و هەناسە، سوپاس بۆ بەڕێزیشان کە لەگەڵمان میوانە. خۆشەویستان، وەکو هەموو ئەڵلقەکانی دیکەی پرۆگرام ئێمە کۆمەڵێک خوشک و براش میوانن لێرە لە بەشی سێهەمی پرۆگرامەکەیە ئەو پرسیار و ئەو قسانەی کە هەیان بێ، ئەو پرسیارانەی هەیان بێ لە میوانەکان یان قسەیەکی ئیزافە بابەتێکی سەرباریان هەبێ بۆ بابەتەکەی ئێمە ئەتوانن ئەوانیش بەشداری بکەن و ئێوەژێ خۆ بەخێر بێن سەرچاوانمان. کاک ڕێبەربا لە جەناب تۆ دەست پێ بکەین لەبەرەوەی کە ئێوە ئەم بەرهەمانە هەم دروست دەکەن وەکو کارگەیەکی ناوخۆیی، هەم جەنابەت پسپۆڕیەکەت بەو شێوازەیە کە ستراکچەر و پێگاتەی ئەم مادە کیمیانی کە ئەم پاکەرەوانی لێ دروستەکرێت جەنابەت شارەزایت لێ هەیە. من ئەگەر لەوە دەست پێ بکەم بە شێوازێکی گشتی پاکەرەوەکان کە لە هەرێمی کوردستان بەردەستن، چ ناوخۆییەکان چ ئەوانەی کە لە دەرەوە بازرگانەکان هاوردیان کردوون، پێگاتەکەیان چییە؟ با شارەزا ببین بزانین چی لە پێگاتەکانیان هەیە، ئەو مادانە چین، ئەنجا ئەو کاتە دکتۆرە ئەتوانێت هەم لە ڕووی پێس هەم لە ڕووی هەناسەدان و قسەی لەسەر بکە. فەرموو. سپاس بۆ دەرفەتەکەکدانە. تەوان پاکەرەوەکان بەگشتی دوو جۆر پاکەرەوەمان هەیە، پاکەرەوەی شلمان هەیە، پاکەرەوەی ڕەقمان هەیە. ئەوانەی کە سایل نییە، ئەوانەی کە پاودەرن یا ڕەقن. ڕاستە. تەوان هەرێکیشیان خاڵی سلبی و خاڵی ئیجابی خۆیانیان هەیە. باش. پێکاتەکان تەوان لە هەر مەوادێک هەر پاکەرەوەی کە بەکاردێنێت پێکاتی خۆی تایبەت بەخۆیەتی، بەڵام هەموو پێکاتەکان کە فۆرمولیشنی پێدەڵن لە زانستی پیشەسازی پاکەرەوەدا باشە هاندەریان تێدا هەیە. چۆن تۆ پاکەرەوەیەک دروست دەکەی دەستی پێ بشۆی دەست دووشک نەبێتەوە، زۆر شت هەیە دەتوانرێت بەکاربێنرێ بۆ دەست شواردن و دەستیشت پاک دەکاتەوە، بەس دەستت مەسەرەن وشک دەبێت، دەستت دەخەڵشێ، دەستت پێی سپی دەبێتەوە. باشە. پێکاتەکان جیاوازن، هەرێکیشیان تایبەت بەخۆیان. مەجای سایلەکان مەسەرەن قاپ شۆرمان هەیە، دەست شۆرمان هەیە، مەسەرەن جل شۆرمان هەیە، ئەوانە پێکاتی خۆیان تایبەت بەخۆیانە. کۆمەڵێکی دیکەمان هەیە کە
ئەوانە زیاتر تەسیراتیان لەسەر مەسایلی هەناسەدانوین هەیە مەسایلی بلیچ سپیکەرەوە یان ئەوەی کە توالێت کلینەر لە خەڵکدا ناوخەڵک پێم توالێت کلینەر ملارەکەی پێ دەڵێن. پێکاتێکی سەرەکیمان هەیە لە مەجای یەکەمدا کە دەبێت هەوێنی ئیشەکەیە باشە SLES پێ دەڵێن لە بازاڕیدا پێ دەکرێت تێکزاپۆن ناوعیلمەکەشی سۆدیۆم لۆرل ئیدەر سەڵفەیتە باش ئەوە هەوێنی ئیشەکەیە لە مەجای سایلەکاندا چۆنە تاوان مەوادێکە بۆ خۆی مۆیسچرایزە شێدارکەرەوەیە نەرمکەرەوەیە فۆمینگە ئیجێنتە کەفزایە باشە و یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ لابرنی پەڵەولەکە و چۆری لابەرە بەڵام نسبەی خۆی هەیە باڵانسی خۆی هەیە بۆ بەکارهێنان لە حەدی خۆی کەمتر بێت لە فۆرمولەیەکی زەعیفدا بێ ڕێک ئیشەکانی عکس دەبێتەوە تووشی حساسێتت دەکات تووشی خورانت دەکات تووشی عزێتت دەدا و ئەو ئیشەشی کە پێی سپێراوە ئەرکەی وشێ نایکە باشە ئێمە دەبێت لەگەڵ ئەوەداکەوە ئەساسی ئیشەکەتە هاندەری لەگەڵ بەکاردێنی مەسەڵەن ئیسێنشاڵ ئۆیڵی بۆ بەکاردێنی کۆکۆنات ئۆیڵی بۆ بەکاردێنی گلیسرینی بۆ بەکاردێنی ئەمانە ئیزافاکردن بۆ مادە سەرەتاییەکە ئەوانە ئیزافە دەکردن کە مەسەڵەن مەوادێک دەڵی مەوادێکی خراپە یا مەسەڵەن کوالیتیەکەی نزمە ئەوەیە تۆ ئەم مادە ئەساسە هەوێنەکەت بە ڕێژەیەکی کەم بەکارهێناوە کەمتر لە ئاستی ستانداردی خۆی و ئەو زیادکراوانی کە دەبێت هاندەری ئەو مەوادەت بن یا بەکار ناهێنرێن یا بە کوالیتێکی خراپ بەکاردێنرێن یا لە ئاستی خۆی کەمتر بەکاردێنرێن و بەعام سێ تایپن کوالیتی نزم حەدی وەسەد پریمە میشمان هەیە باش ئەمانە زیاتر مادە سەرەتایەکانیان پێگەنەرە سەرەتایەکانیان مادەی کیمیایین مادە کیمیایەکان بەڵام مادی کیمیایی تو ێستا هەموو عیلاجانی کە دەی خۆی مادی کیمیایی هەموو جلوبەرگانەی کە لە بەرمانە مادی کیمیایی ڕۆکیە بۆ نمونانی هیچ مادێکی کیمیاییتیانە بە نمونانی ئەنی ئەکرێ ئەم مادە پاکەرەوانە شتی سروشتی بن شتی ڕۆکی بن شتی ڕۆکیماییتیانە مەجای مانوفاکچەرینگەوە دەبێت ئیلا مادی کیمیایی لەگەڵ بێ تۆ جیهازمانەیە بۆ ئەوەی کە سترەکچەری مادێک بەکاربێنی سترەکچەری مادێک وەرگری مادێک هەیە بۆنی خۆشە لە سروشدا هەیە بەڵام خۆ لە 4 فەسڵەکەدا 20 ڕۆژ ئەو مادە دەبێت دەبێ بۆ تاقیگە سترەکچەرەکەی وەردەگری لە کیمیادا لە تاقیگەدا ئەو سترەکچەری کە وەرگرێت تێکەڵاوی دەکەی و مادەکە دەست دەکەوێتەوە بەردەوامی هەدەفی کیمیاشەر ئەوەیە باش ئەگە بینە سەر ئەکتیڤیتی ئەم مادانە ینی شتێکمان بەرجوویەکەوێت لە پاکەرەوەکانە باس لە ئەکتیڤیتیەکەوایە بزانین ئەکتیڤیتی چییە جارە 1 2 ئەگەر ئێمە لە بابەتی سەوائیلایانی لە شلەمەنیەکانە وەریەگرین ئەوانەی کە وەکو زایی و وەکو شامپۆ ئەوانە بۆ هەر لیترێک ئەکتیڤیتی ئەبێ ستانداردی جیهانی چەند بێ طبعا ئەکتیڤیتی فعالیەتی مەوادەکەتە باش لە هەر بابەتێکیشدا ینی هەر تایپێکی پاکەرەوەدا فعالیت بە نەوعێکی تایبەت بەخۆیەتی لە مەجای سایلەکانداوە کە باست کرد قاپشۆر و دەستشۆر و ئاوانە فعالیەتی مەوادەکە بریتە لە بریتە لەوەی کە ئەو مادە تا چەند کەف دەکات کەفێکی سەلامەت تا چەند مەوادەکەت پاک دەکاتەوە لە ئاستێکی سەلامەتدا باشە ئەو دوو حاڵەتە ئەساسیاتی ئیشەکەن باشە دوای ئەوە دی تەسیراتەکانی مەسەڵەن چۆن چۆری لا دەبات تا چەند مەسەڵەن پڕۆتینەکان لا دەبات پۆینتەکانی دیکەیەتی ستانداردی عالەمی یۆرۆفینس باشە ئێمە دوو موەسسەمان هەیە لە ئیش لە کوالیتی کۆنتڕۆڵدا دەکەن جیهانی ستانداردێکی یۆرۆفینزمان هەیە ستانداردێکی ئایزۆمان هەیە باشە لە ئایزۆش و لە یۆرۆفینزدا ئایزۆی 9001 تاوان بۆ کوالیتی کۆنتڕۆڵ و مانەجمنت سیستەم ئەکتیڤیتی مەوادەکەت کراوە بە سێ تایپ لە 5 بۆ 15 لە 15 بۆ 20 لە 20 بۆ سەرەوە باش ئەو سێ تایپە بکەم بۆ لیترێک ئەو ژمارە بۆ لیتر حساب ناکرێت تۆ ئەوە بە پێرسنتێجە نسبەیە باشە تۆ فعالیەتی مەوادەکەت ئاوای حساب دەکرێت لە بە نسبەیە پێرسنتێجە لە سەدایە زۆر باشە جاوم بۆیە ئەم پێشێکی زۆرم لەگەڵ تۆیە باس کرد بۆی کە لە ڕووی علمی و بەرچاوی هەردوو بەڕێزان دکتۆرە ینی لەو مادانی لەو ناوانی کە هێنات لە ڕووی علمی و چونکە کاتێک تۆ ئەم ناوانایەن یەکسەر ئەوان تێگەن ئەمە بۆ پێست چ زەرێکی هەیە بۆ کۆ ئەندامی هەناسە چ زەرێکی هەیە وەلای بەڕێز دکتۆرە شەونم دووبارە بەخێر بی ئەو مادانی لە پاکەرەوەکانە هەن باسی کرد ئەو مادە کیمیانی تێکەڵەکرێن و ئەم پاکەرەوانی لێ بەرهەمەیە کە ئێمە لە ماڵەکانە بەکارێنین جا خۆشبەختانە من هەوڵمدا لەم بەرنمەیە هەردوو پزیشکەکەم هەم پێست هەم هەناسە ئافرەت بنچکە خۆشتان جگەل لە بوارە علمیەکە خۆشتان ئەم مادانە بێگومان لە ماڵەوە بەکارێنن
ئەم باسی کرد ئەم مادانە بە شێوازێکی گشتی چ کاریگەریەکی خراپ و نەرێنی هەیە لەسەر پێستی بەکاربار خۆی سەرەتا بێت لە سیستمی پێست تێ بگەین پێست بەشێکی گرنگە لە کۆئەندامی بەرگری ئینسان واتە ینی وەکو ینی فاکتەرێکە کە ئێمە ئەپارێزە لە زۆر شت مەسەڵەن لە بەکتریا لە ڤایرۆس لە پیسی دەوروبەر جا ئەم چینیانەی پێست کە چەند چینێکە لە مادەی کیراتین پێک هاتووە و ئەم مادەی کیراتینە کە ئێمە پێستەکە ئەپارێزێ جا کاتێک ئەم پاکەرەوانە کە ئەوەنە بەهێزن ئەتوان چۆری بتوێنەوە ئەتوان پیسی لابەرن بە دڵنیایی و کاریگەریشان لەسەر پێستەکە ئەبێت دیسان ئەمیش کیراتینەکە ئەتوێنێتەوانێ و ئەو سیستمی بەرگریەت تێکەدا شتێکی حاشا هەڵ نەگرە هەموو ئافرەتێک ینی هەموو کەسێک نەک هەموو ئافرەتێکی پاکەرەوە بەکارهێنێ ڕۆژانە هەنێ پاکەرەوە هەن هەموو ڕۆژە ئینسان بەکارهێنێ وەکو مەسەن دەست شۆردن وەکو خۆشۆردن مثلا جێڵی تعقیم ئەم شتانە ئەمە ڕۆژانە بەکارهێنرێن وەکو تایەتی غەسالە و ئەم شتانە هەنێکیشی هەن وەکو ئەمەی برا بەڕێ زەمان باسی کرد بۆ پاکردنەوەی توالێت و پاکردنەوە بەهێزەکان وەکو دۆسی و ملخوار و ئەم شتانە ئەوانیان کە ڕۆژانە بەرپێستی ئینسانەکەون کاریگەریان چۆنە مەسەن تۆ هەموو ڕۆژێک بەکاری ئەهێنیت دەستت ئەشۆی ئەکیت ئاوکەی ئاوکەش لەگەڵ یا کە دێت ینی ئاویش خۆی پێست ئازێتەدا ئەنجا لەگەڵ یا دیسانەوە ئەم پاکەرەوەش پێستەکە زیاتر ئازارەدا بەح لەسەر ئاو ینی لەبێ نەچێ بۆسین ئاوی سارد پێست زیاتر ئازێتەدا یا ئاوی گەرم خۆی مەوزوعی ئاوەکە ئاوی ئێمە بەهۆی ئەوە کە مەسەڵەن جاریوایە تعقیمکردنەکەی مەزبوط نییە و یان پاکردنەوەکەی باش نییە ڕێژێکی باش کلۆری تێکەڵەکرێ کلۆرەکەش بەڵێ عینان شت بۆ پێستەکە حساسی ئەکات و ئازێتیەدات و طبعاً ئەکید کە گەرم بێت زیاتر ئازاریەدا و بێتە سەرەوەش مەسەڵەن کەشەوەی ئێمە خۆی وشکە وڵاتەکەمان وشکە وڵاتێکی شێدار نییە و کەش مەسەڵەن ئێستش حالیان وەرزی زستان و پاییز و ئەوانەیە لەگەڵ پاکەرەوەکە زیاتر پێستەکە وشکەکەنەوە ئازێتیەدا بەڵام کاک ڕێبەروتی ئەو پاکەرەوانە لەگەڵ یان مەوادی ئیزافی بۆ زیاکرێت کە شێدارکەرەوە با بە پێست بەڵام تۆ ئەفەرموویت پێست دووشکەکاتەوە بە لە عملیش ئەیبینین بە فعلی پێست دووشکەکاتەوە یعنی یان کارگەکان ئەمەی تێناکەن یان ئەگەر تێیەکەن بڕێکی ستانداردی کوالەتی باش نییە بۆیە ئێمە دووبارە پێویستمان بۆیە ینی بابەتێکی دیکە بەکاربێن بۆی پێستمان هەم شێدار بێ هەم چەور بێوانە خۆی مەوزوعەکە چییە تۆ ئەو مەوادە کیمیایانە کە بە ڕێزیشی باسی کرد هەر کیمیاویە ڕاستە ئەو شتانە تێکەڵ بکرێ ئەکید باشترە بەڵام ڕێژەی pH پێست یان ڕێژەی ترشی خانەکانی پێست تێک ئەدا و هەندێک کەسیش هەر خۆی پێستی مثلا قایم نییە یان لە بەهۆی بەرکەوتنی بەردەوامەوە تۆ ڕۆژانە زۆر دەستی بشوە یان ژنەکە ڕۆژانە زۆر حاج دەشوات ئیشی ڕۆژانە کە بەبێت دەستکێش خۆی ناپارێزێ حتا مەسەن دەست نوێژگرتن یان خۆشۆردنی ڕۆژانە ئیوایە هەموو ڕۆژە خۆی ئەشوات ئاوکە گەرمە لەگەڵ یا کەش هواکەی خۆمان وشکە ئەکید پێستی وشک ئەبێتەوە زائیدەن مەسەڵەن تعقیمی دەست و یان مەسەڵەن خۆشۆردن عینان شت مەسەن بەکارهێنانی لفکە لەگەڵ یا بە هەمان شێوە پێستەکە زیاتر ئەزێتەدار و جاری وا هەیە مەسەن لە بنینی نەوەکەکانە چینێکمان هەیە ئێپارێزەکە مەسەن ئاوکە نەچێتە ناوەوانە ئەوە بەکارهێنرێ ئەمشە ئەو چیتانە ئەتوێنێتەوە مادەی کیراتینی ئەمە ئەتوێنێتەوەوانێ مەسەن زۆر خانمە بین ئێمە ڕۆژانە مەسەن نینۆکیان تووشی ئیلتیهاب و کەڕووکردن بۆ ڕەنگی پێستیان نینۆکەکانیان تێک چوە دەستیان قڵشاوە تەنانەت قۆڵیان ئەمانیان مەسەن سوور ئەبێتەوە کە هەڵمی ئەمە بەرقۆڵیانەکەویان جاری وایە ئەویش طبعاً ئێمە ناتوانین پاکەرەوە بەکار نهێنین ینی پاکەرەوەمان پێویستە هەموو ڕۆژێک بەڵام ئەبێ بە شێوەیەکی سەلامەت بەکاربێنرێ من هەموو جارەڵم تا پاکەرەوەکە بەهێزتر بێت دەستی تۆش زۆرتر ئازێتەدا ینی مەسەن بۆ نمونە هەنێ پاکەرەوە هەیە بۆ حاجت شۆردن مەسەن زۆر خێرایی چۆریەکە ئەتوێنێتەوە بە دڵنیایی ئەمە پێستەکەش زۆرتر ئازێتەدا ئەویان پێخۆشە باش چۆریەکە لە قاپەکە بکاتەوە بەس قەی ناکە مشکلەمان نییە بەڵام دەستکێش بەکار بهێنن مەسەن ڕۆژانە شێدارکەرەوە زۆر بەکار جاوینە سەر ڕێگە چاکەکەن دەستخۆش بێت دکتۆر تێبینترم هەبوو ئەخۆ مەسەن هەنێکی تریشیان هەن وەکو مەوزوعی ئەوەی پاکەرەوە بەهێزەکان ئەوانە حتا بێجگەلەوەی کە لە بەرکەوتنەکەی پێستەکە جاری پێستەکە ئەسووتێنن ینی چکە مەوادی کیمیاوین و زۆر بەهێزیشن لەبەرەوەی وەکو تقریبا وەکو تێزا بووان و زایدن هەڵمەکەیشیان بێجگەلەوەی کە خراپە بۆ کۆندامی هەناسەکە دکتۆرە باسی ئەکات جاریوای هەڵمەکەیشیان مەسەن ئەم لێرە بەکارهێناوە بەدەست بەکارهێناوە ئەمانەی تووشی سووربوونەوەکە مەسە حمام توالەتەکەی پێشۆردووە قاچی تووشی سووربوونەوەی ئەوانەی خۆشیان ئەگزیمە ئەوانیان هەیە جاریان جا تووشی خوورانیانەکە لە گشت جسمیانە و حتا مەسەن لە کاتی خۆش جل شۆردن و ئەوانەیە ئەگەر جوان مەسەن پاکی نەکەنەوە یان بۆنی بەهێزی تیابێت جاریوای ئەگەر جوان ئاوی پیان نەکرێت ئەو جلەکە لەبەر ئەکرێ عینەن شت ئەو مەوادە پاکەرەوەی ئەگەر پێوەی بمێنێتەوە نێزەڵامەکە تووشی حساسیت دەکات ڕاستە دەستخۆش بێ دکتۆرە نسار دووبارە بەخێر بیت ئەوەی هەم کاک ڕێبەر و هەم دکتۆرەشەونم باسییان کرد ئێمە بابین لەسەر بواری هەناسەدان سیستمی کۆئەندامی هەناسەدان باسیکەین ئەم مادە پاکەرەوانە بۆ درە بێ ڕق بێ هەن شل بێ و هەر کامێکیان بێ لەوانی کە ببی ئەوی ناوێن بێنین
بەڕاست کاریگەری خراپی هەیە ڕاستەوخۆ لەسەر کۆ ئەندامی هەناسەی بەکاربەر یاننا؟ سڵاو بێگومان کاریگەری هەیە بۆ ئەمە بەستایان نتوانین خەڵکەکان بکەین بە دوو گرۆپەوە ئەوانی کە خۆیان هەر نەخۆشیێکی سنگیان هەیە مەثل وەکوانی کە ڕەبۆیان هەیە وەکوانی کە نەخۆشی درێژخایانی ئیلتیهابی سیەکانیان هەیە یا ڕیشاڵبوونی سیەکانیان پەککەوتنی سیەکان بە هەر هۆکارێک بێ و ئەوانی کە هیچ مشکلەیەکیان نییە بۆ هەردووکیان کاریگەریان هەیە بەس ئیتر بەپێی قووەتی مادەکە فەرقەکە و بەپێی ئەوەی کە چەندێک ئەم مادانەی بەکارهێنا و چەندێکیش بەرکەوتەی هەبوو لەگەڵ ئەم مادانە بۆ ئەمانەی کە هیچ نەخۆشیێکیان نییە چەند تەسیرێکی هەیە ئەتوانین یان دابەشی بکەین هەر لە لوتەوە کە بەشی دەرەوەی ڕاڕەوی هەناسەیە تاکو بەشی بچووک بچووکەکانی سیەکان کە سیکڵدانشکەکانی پێڵن لەسەر هەمووی تەسیرەکە بەپێی بەقوتی مادەکە ئەگۆڕێ و بەپێی کۆنتاکتی مادەکە لەگەڵ ڕاڕەوی هەناسەکە چۆن مەتن ئەو مادانەی کە سپرای ئەمە دیسانە بۆ پاکردنەوە بەکارهێنرە وکو بۆ خۆشکردنی ماڵ بەکارهێنرە ئەمانە تەسیریان زیاترە لەسەر بۆری هەناسە بە حکمی ئەوەی ئەم مادانە پارتیکڵی بچووک بچووکن لە هەوایە ئەمێننەوە و چەندێک بچووکتر بن زیاتر ئەگەری ئەوەی هەیە بچنە ڕاڕەوی هەناسە و بچنە بۆ لێ بچووکەکانی هەناسە هەتاوەکو زیاتر بڕۆنە خوارەوە ینی زیاتر تەسیری هەیە ئەمانش دەست پێکەن بەچی یەکەم جار لەوانی بەس سووربوونەوەیکی بچووک بێ ینی بە سووتانەوەیکی بەشی سەرەوەی بۆری هەناسەکان بێ و لەوانەیە تووشی ئیلتیهاباتی درێژخایانی سیەکان بکە یان ناوانی تو بێ بە وەکو تریگەرە ینی وەکو هاندانێ بۆ ئەوانی کە هیچ نەخۆشیێکیان نییە وای لێ بکەم کەسەکە تووشی حساسی درێژخانی سیەکان بێ یان تووشی حساسیەکی کاتی بێ بەڵام بە شدت بە قووەت ئەمە لە کەسێک کە تەبیعی بێ ئەی ئەوانی کە خۆیان یعنی مشکلەیەکی سیەکانیان هەیە مثل ئەوانی کە خۆیان ڕەبوویان هەیە طبعاً بۆ ئەمە تەسیرەکەی زیاتر و زیاتریشە لە کەسێکی تەبیعی ئەمەش دیسان و هەروە کووتمان ئەمی سپرایەکان پارتیکڵە بچووک بچووکەکان کە ئەچێت ناو بۆری هەناسەکە و کۆنتاکتی ئەبێت لەگەڵ ڕووپۆشی ناوەی بۆری هەناسە بەما ئەبێتە هۆی چی یعنی ئەبێتە هۆی تێکیانی پیئێچی ئەو شوێنە کە پیئێچی ئەو شوێنە تێکیا ینی خۆوە دروستی کردەوە بۆ هەموو شوێنە پیئێچێکی نۆرماڵی خۆی هەیە ئەم مادەیە کە بەرکەوتەی ئەبێت لەگەڵ ڕووپۆشی ناوەی بۆری هەناسە کە بوو بەهۆی تێکیانی پیئێچەکە ینی کارلێکێکی کیمیایی ڕوویاوە و بۆ ئەوی کە جسم ینی وەکو تەنێکی نامۆ ئەم شتە ئەبینێ مەناعە ئەکتیڤیت ئەبێ مەناعە چالاکە بێ بۆ ئەمە چی ئەکە ینی هەڵەسێ بە دەرەیانی چەند مادەیە کە وا بکە ئەم تەنە نامۆیە کە هاتوۆتە ناو سنگەوە یان هاتوۆتە ناو جسمەوە ینی وەکو تەنێکی نامۆ تەفاعولی لەگەڵا بکەوە بکە ینی بەرگری دروست بکە چی دروستە بێ هەنێک دژەتەن دەرەیان دژەتەنەکانن کەوا ئەکەن بۆری هەناسەکە تەسکبوونەوە دروست بێ لەگەڵ ئاوساوی دروست بێ لەگەڵ هەر ئەمانن دوای کە ئەمێنێتەوە لە جسمە عیلانی کەسێک هیچی نەبێ بەڵام لە عیلەکانە مەسەلەن دایکی پورێتی یان خوشکێ کەسێکی ڕەبووی هەیە بەس ئەمش ینی چۆنەڵی ئەگەر هەیە توش ببێ یعنی بەم شتە بەسیتە لەوانێ ببێ بە کەسێکی ڕەبوو باش کەواتە ئێمە تێگەیشتین دکتۆرە ئەم مادانە کاریگەری لاوەکی و خراپیانی طبعاً بەپی ئاستی کوالیتی نزمی و بەپی ئاستی بەکارهێنەری بەکاربەرەکە بۆ کۆئەندامی هەناسەمان وایە ینی ئەوە بڕاوەتەوە زۆر باشە کاک ڕێبەر بە هەردوو دکتۆرە باسییان لە پیئچ کرد پیئچی جسمی ئێمە کە ئەبێ ئەو پیئچی هەیە تێک نەچێت چ بۆ ترشی چ بەرەو تفتی بڕات هەردووکی خراپە ئەم مادانەش کە دروستەکرێن بێگومان پیئچیانەوەنیە ستاندارد ئەبێ پیئچەکانیان چۆن بێ بۆی کە هەم لەسەر ڕووی پێستمان هەم لە کۆئەندامی هەناسەمانە پیئچی لاشەمان بەرەو تفتی یا ترشی تێک نەیات تەوان کاکدانە هەر وەک پێشتریش بۆ جەنابەتم باس کرد مەوادەکان جیاوازن هەر مەوادێک مخصصاتی خۆی هەیە ڕاستە باشە هەر مەوادێک پیئچێکی تایبەت بەخۆی هەیە ڤیسکۆسیتێکی تایبەت بەخۆی هەیە ئەکتیڤیتێکی تایبەت با بڵێن سەبوونە خانمان زۆر با بڵێن ئەوەی کە قاپی پێشۆن زۆر بەکاری هێنن ئەمە ئەبێ پیئچی ئەمانە چۆن بێ بۆن ئەو پیئچە چۆنی دیاری کراوە لە ستانداردی ئایزۆدا حەسەب بەکارهێنانی دەیلی ڕۆژانە باشە تۆ دەست شۆرێک لەبەرەوەی کە ڕۆژانە بەکاری دێنی دەبێت ئیلا پیئچەکەی لەگەڵ پێست بگونجێ مطابق بێت قاپشۆرێک لەبەرەوەی کە ڕۆژانە بەکاری دێنی دەبێت ئیلا بگونجێت باشە قاپشۆرەکان شێوازی ستانداردیان لە بینی 7.5 بۆ 8.5
حوتونی و هۆشتونی بەڵێ. ئەمە مەفروزە لەسەر بەرگی پاکەرەوەکە بنووسێ بەڵێ وانە بەڵێ باش لە بینی حوتونی بۆ هەشتونیەوە ئەو نیو دەرەجەی کۆتاییش بە زیادی دەزانم ینی حوتونی بۆ هەشت حوتونی بۆ هەشت باش. باشە قاپشۆر دەستشۆر بەعکسەوە دەبێت تۆزە نەزمتر بێ لە هاوکێشی باشە لە بینی 6 بۆ 6.5 لە بینی 6 ڕەنجی ستانداردی جیهانیە باشە ستانداردی جیهانی 6 بۆ 6.5 لەوە زیاتر ئەگەر تۆ ڕۆحیشی تێکەی نەکەر موادی کیمیایی تێکت دەدا پێست تێک دەدا تۆ هەروەک دکتۆرە باسی کرد پێز ڕەبتی ڕئیسی هەیە بە پێستەوە ڕاست ڕەبتی ڕئیسی هەیە لە هەر شوێنێکیش کە پێز دەستی کرد بە گۆڕان تەفاعلی کیمیایی ڕوویداوە دەبێت ئیلا تێک دروستکەی بگونجێ لەگەڵ پێستی ئینسان باز لە بۆن کرا بەڵێ مادە پاکەرەوەکان بۆندار بن باشترە یا بێبۆن بن و ئەم بۆنی کە بۆ ئیزافە ئەکرێ لە پێناو چیایە ئایا ئەم ئیزافەکردنی ئەم بۆنە بۆ ئەم پاکەرەوانە لە ڕووی کیمیاییەوە لە ڕووی زانستەکەی خۆتانەوە شتێکی تەندروستە یان باشتر وایە پاکەرەوەکان بێبۆن بن بۆنەکان کاکدانا ڕەبتە بە کوالیتیەکەیانەوە باشە چەند جۆرێکمان بۆن هەیە لە عالەمی کیمیادا ئەو جۆرەی کە لە مەزالی دیتەرجەنتە مەزاری پاکەرەوەدا بەکاردێنرێ دوو تایپە یا وەتەر بیسد فراگرانسن یان ئیسنشال ئۆیل فراگرانسن یعنی دەبێ ئایا ئەساسی ئەو بۆنە ئاوە یا ئەساسەکەی زەیتە باشە تەبعاً گونجاوتریان ئەوەیە کە ئەساسەکەی زەیتە دەبێت ئیلا لە زەیتی سروشتی وەرگیرابێەوە بۆنە باشە ئەوانیش تەبعاً دوو تایپن حەسەب ستراکچەری ئەو بۆنەی کە هەتە هەندێک بۆن هەیە بۆ خۆی زەعیفە هەندێک بۆن هەیە پێز دووشک دەکاتەوە تووشی خورانت دەکات زەیتی سروشتیشە باشە هەندێکیان بەعکسەوە ئەنتیۆکسیدانتن بۆنمان هەیە مەسەلەن گرینتی ئێمە هەمانەیە لە کارگەی خۆمان بۆ خۆی ئەنتیۆکسیدانتەوە بۆنە زەیتێکی سروشتیە بۆ خۆی ئەنتیۆکسیدانتە ڕادیکاڵ لە ناو دەبە پێز دەپارێزێ باشە بۆنمان هەیە ریلاکسانتە مەسەلەن لاڤێندەر بۆنێکە ریلاکسانتە خەلەقی دادەبە بۆن هەیە مۆیسچەرایزە بەرەوەی کە زەیتی سروشتیە هەمان شێوە هەمان زەیتی سروشتیشمانە لە بەرەوەی ستراکچەرەکەی وایە پێچی پێستێک دەدا وای دەکات زەعیف بەرامبەر بەخۆر بۆنەکان بەو شێوازە تەقسیم کراوە زۆر باشە جواب بۆنەکان بینی لای دکتۆرە شەونم دکتۆرە پرسیارە کرد یەکەم بەس وەڵامەکەیم بۆ دوای پشوەکە بەرەوە باشە پاکەرەوەکان ئەوە زانیمان مادە سەرەتایی و پێگەێنەرە کیمیایەکانان خراپن بۆ پێست چ کە ڕاستەوخۆ بەرپێستەکەون چ ئەوانەی کە لە ئەنجامی بەکارهێنانیان تێکەڵکردیان غازێک دروستەکە دیسانەوە غازەکە بەرپێستەکەکەوێ ئایا پاکەرەوەکان بۆندار بن یا بێبۆن بن ئایا ئەم بۆنە هیچ کاریگەریەکی نەرێنی خراپی هەیە لەسەر پێست یان نە بەڵام وەڵامەکەی بۆ دوای ئەم پشوە باشە خۆشەویستان پاش پشوویەکی کەم هەیوان بەردەوامە بێت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەشی دووەمی پرۆگرامی هەیوان لەسەر مادە پاکەرەوەکان و کاریگەریە خراپەکانیان لەسەر تەندروستیمان لە نێو ماڵەکاندا قساکەین. دکتۆرە شەونم پێش پشۆکە لێم پرسیت مادە پاکەرەوەکان بۆندار بن باشترە یا بێبوون بن مەبەستم کاڵم باشتریان خراپترە کاریگەری خراپتری هەیە گەر بۆندار بێ بۆ سەرپێست یان بۆنەکە هیچ پەیوەندی نییە بە پێستەوە خۆی بۆنەکە کاریگەریکی ڕاستە خۆی لەگەڵ لەسەر پێستەکە نییە باش بەڵام دوجاریش بێ بە غاز ئەو بۆنەوە نیە بەڵێ بەس ئەگەر بمێنێتەوە مەسەلەن بە پێستەکە بمێنێتەوە جاری وایە ئەو بۆنە گەر خۆری بەرەکەی جاری وایە بێ بە پەڵە لەسەر پێستەکە یا حتا مەسەلەن هەنێک کەسەیە بۆنە عەتریان شتێکی بۆندار ئەیا لە لاملی کە تشکی خۆری بەرەکەی جاری وایە بێ بە پەڵە لەسەر پێستەکە چکە سووربوونەوەیەک دروستەکە بۆی ئەوە ئیگناوەکە مەسەلەن پاکەرێک تۆ بۆ دەستت بەکاری بهێنیت و بۆنێکی خۆشی هەبێت ئەگەر بە دەستەکەەوە نەمابێتەوە نێ شتێکی کاریگەرێکی وای نییە باشجا بە هەر یەکسەر بچینە سەر هەناسەدان دکتۆرە نسار بۆن لە ناو پاکەرەوەکانە کاریگەری ڕاستەوخۆ و خراپی هەیە بۆ سەر سیستم و ڕێڕەوی کۆ ئەندامی هەناسەمان یان وەکو دکتۆرە وتی ئەگەر هەشی بێن ناڕاستەوخۆ یەتی کاتێک لەسەر پێست ئەمێنێتەوە تیشکی خۆر لێ ئەنجا کاریگەری خراپ دروستەکە بۆ هەناسەدانی وایە یان بۆنەکان بۆ هەناسەدان وەکو بڵی حەساسترن
بەئەکیدی بۆنەکان یەکێکن لەو سەبەبانەی کە واکان نەخۆشەکان یعنی زیاتر هەناسەتونیان پێزیاب بکە ئەمیش بە چەند ڕێگایەک یەکەم کە ئەوەی کە خۆی تەبەخور ئەکا ئەم تەبەخورە کە دروستی ئەکا ئەچێتە بۆری هەناسە و دیسانەوە ئەو شتانەمان بۆ دروستەکە یعنی گرژبوونی بۆری هەناسە و هەناسەتونیە و ئەمانە و یەکێکی تریش لە تەسیری بۆنەکە چییە ئەنێ ئەچێ ئێمە دەمارێکمان هەیە دەماری دەیەمێ پیاڵن کە ڕاستە و خۆ کۆنتاکتی هەیە لەگەڵ سیەکان و لەگەڵ دیواری بۆری هەناسە کە ئەم دەماری دەیەمە ئەکتیڤ بێ یان چالاک ئەبێ وایەکان نەخۆشکە بکۆکێ هەناسەتونیەکەی یعنی زیاتر هەستی پێەکە لەگەڵ کرژبوونی بۆری هەناسەکە بە دروستەکە ئەمەش دیسانەوە یعنی وەکو مەناعەیەک بۆ جسمەکە ئەمە لە کاتی کۆرۆنایە گەربیرمان بێ زۆر جار دیتۆڵ بەکارەهێنرا دیتۆڵ مادێکی پزیشکیە خۆتان نەزان ئەکری ئێمە بووی لە زەرەرەکانی مادە پاکەرەوەکان بە دووربین لە هەندێک بابەتە ناڵم 100% جێگرەوەی ئەوانە ئەکرێ دیتۆڵ بەکاربێنین و ئایا دیتۆڵ بەکارهێنانی لەلایەن خانمانەوە یان لەلایەن بەکاربەرەکانیانەوە گرفتی تەندروستی بۆ ڕێڕەوی هەناسە دروستەکە خۆی هەشتێک کە بۆنی هەبێ بە ئەکیدی و هەشتێک کە ینی بڵاوبوونەوەی زۆر بێ بە ئەکیدی ینی تەسیری هەیە لە سەربۆری هەناسە و دیتۆڵیش دیسانەوە هەر بیسێکی خۆی هەر کیمیاییە ینی وەکو مادە پاکەرەوەیەکی ترە و مادەم کیمیاییە بە ئەکیدی هەر تەسیرەیە بێ بەسیتر ئەمەش کەوتۆتە سەر کواڵەتی دەرمانەکە یان کواڵەتی شتەکە بۆ ڕێڕەوی هەناسە ینی چەندێک بێبۆن بێ چەندێک تیژی کەمتر بێ باشترە بابەتێکی دیکە هەیە خانمان بەکارێنن وەکو بڵی لە زەرەری پاکەرەوەکان دوورکەونەوە ئەوش سرکەی سپی یان سۆدەی نان یا زۆر جار لیمۆدوزی بەکارهێنرێ بۆ هەندێک پاکەرەوە ئەمانە معنی ڕێمایی تۆ بۆ بەکاربەرەکان ئەمانە باشترن کەمتر کاریگەری خراپیان هەیە وەک لە پاکەرەوەکان یانە خەر ئەمانیش گرفتی خۆیانیان هەیە بەس ئەوەی کە بۆنی نەیە لەگەڵ بڵاوبوونەوەی نەبێ بە هەوایە ئەنی کەسەکە ڕاستە و خۆدەم و لوتی بڵاوبوونەوەی بەرکەوتەی نەبێت لەگەڵ ئەو مادەیانە ئەنی احتیادی ئەتوان بەکاربێنی و تەسیرەکەی بە ئەکیدی کەمترە بێ وەکلەوەی کە دەرمانێکی کیمیایی بەقوت بێ باش دکتۆرە شۆنم سەبارەت بە دیتۆڵ و سرکی سپی و سۆدەی نان و لیمۆدوسی و لەوانشتی کەش هەبێ کە خانمان وەکو بەدیلێک بەکارێنن لە حەزەکەم بزانم ڕێی تۆ لەسەر پێست بۆ ئەمانە چییە؟ ئایا باشترن لەمە پاکەرەوە کیمیایەکان یانە ئەمانیش زەرەری خۆیانیان هەیە؟ خۆی زۆر جار خانمان پێمان بڵێن ئەمە ناتوانین هەرە بێ شتێک بەکاربهێنین و ناچاریشن ڕاستە بەڵام بەڕای من هەر پاکەرەوەیەک بێ ئایا سروشتی بێ وەکو ئەم شتانی کە بەڕێز باسەگریان کیمیاویەکان ئەگەر بە ڕێنمایی ڕێکوپێک بەکاربهێنرێت هیچ کێشەیەکی نییە بۆ نمونە بەکارهێنانی مثلا لیمۆدۆزی یان سرکە ئەگەر من بەدەستی ئاوا بەکاری بێنم فەرقی نییە لەگەڵ زاهیەکی ئەتیادی يعني براي من هیچ فرقێکی وانە کە ئەویش لە ئەخیرا پێستەکە ئەزێت ئەداتەوانێ کەواتە مەسن بەکارهێنانی دەستکێش مثلا بۆ مەوزوعی هەناسەکە حتا بەکارهێنانی ماسک جاروی هەڵمی ئەو شانش هەر پێستەکە وشک ئەکاتەوانێ بەکارهێنانەکەی بەڕای من هەردوو جۆرەکە ینی هەر شتێک کە زۆر بێت هەر باش نییە يعني ئێمە ئەومان بیر نەچێت ئەمەوە دەپاکەرەوانە حتا کە بەکارە هێنرێن ینی بۆ ژینگەش خراپن تۆ کە ئەیکەیتە ناو ینی مثلا ئەو شویت مثلا حمام توالێتێک ئەچێتە ناو گەلیەکەەوە ئەچێتە ناو مثلا ئاوی پاشەڕۆکەوە هەر ژینگە پیس ئەکات ینی هەتا بتوانین ژینگەی ماڵەکە پیسەکە گشتیش پیس ئەکات فلەبەرەوە کەمتر بەکاری بهێنێ ینی مثلا جاری وایە کەسێک هەیە پاکەرەوەیەکی زۆر بەکارە هێنێت فڵچەیەکی پیان ناهێنێ ئەسڵەن ئەو ئیشە ئەتوانین بەس بە ئاو بە فڵچەیەک ئەم ئیشە جێبەجێ بکەیت یا جاری وایە بە پەڕۆیەکی تڕی شێدار ئەتوانی شوێنە پاکەرەوە بێ ئەو پاکەرەوەیەکی ئەمە خانمان ینی چۆن تێبگەێنین کە ئەتوانن ینی دڵیان وەکو بڵێ بەرایی بێ یا دڵیان قەنەعاتکە کە ئەمیشە پاک بۆتەوە بەوانە وڵی جا خانمان لەو شتیا خۆیان شارەزان ینی لە مۆزوعی پاکردنەوەیە دوو جار تاقی بکەنەوە کە ئەم شتە ئەکرێت ئەم ئیشەی معجزەکەیەکە ئەکرێت بە پەڕۆتەڕەکە بیکەیت و هیچ کێشەیەکی نەبێت نەبۆ پێستت نەبۆ هەوای ماڵەکەت و ژینگەش پیس نەکەیت و حتا مەصرفیشی کەمترە ڕاستە کاک ڕێبەر سەبارەت بە هەرزانی و گرانی نرخ طبعاً هەموو بابەتێک هەرزانی و گرانی تایەوەیە ئەکرێت بڵین ئەو بابەتە پاکەرەوانی لە بازاڕەکانە هەن دیسانەوە ناوخۆیەکان و ئەوانی دەرەوەش ئەگەر گران بوون لیترێک لە بابەتێکی معەن بە 750 هەمان بابەت هەمان زاهی شەریکەیەکی تر شوێنێکی تر بە 2000 بە 1500 ئەکرێت بڵین گرانی نرخ پەیوەندی بە کوالیتیەوە تا گران بێ باشترە یان مەرج نێوا بێ وڵاهی کاکدانە تەوان لە هیچ بابەتێکدا سعر قیاس نییە غێری مختبەر هیچ تیشکە قیاس نییە ڕاستە ینی نە سعر نە
زاهیر نە هیچ غێری تاقیگە هیچ شتێک نابێتە قیاس بەڵام طبعا پەیوەندیش ڕاستەوانەی هەیە تۆ لەگەڵ کوالیتی مەوادەکەتدا من وەک بۆم باسکەری تۆ یەکێک لەو مەوادانی کە بەکاری دێن ئەگەر هەندەرەکانی لەگەڵ بەکاربێنی بۆی کە ئەسڵەن زیاتیەوەی کە زەرەری هەیە و کەس ئیسفادەی هەبێت تێچۆکەت زیاتر دەبێت باشە تێچۆکەت زیاتر دەبێت طبعا لەبەر ئەو وەزع سیاسی و اقتصادی کە بەسەر ناوچەکەماندا هەیە ناشتوانین زەختکەی لە خەڵک بڵێ کاکە وڵا ئەو مەوادێکی باشە و مەوادێکە زەرەری کەمتر لە مەوادەکانی دیکە هەر ئەوە دەیە بەکاربێنرێ کەسێک کە احترامن کە 75 ڕۆژ 76 ڕۆژ موچە وەرنەگرێ مۆزەفیشە ناتوانێت بچێت 2000 دیناردا بە قاپشۆرێک ڕاستە دەچێت دەڵە کاکە قاپشۆرە کەفی هەبێ ببینەوە ماڵت دەستی دەقاڵشێ دەستی چیرە دەبایی بینەوە باشە بەڵام چەند نقطەیەک هەبوو وڵا عفوم کە وەک ڕاستکردنەوەیەک دکتۆرە فەرمووی کە تا بەهێزتر بێ پێ زیاتر عزێت دەدا طبعا لە بەعزێک مەواددا ڕاست دەفەرمێ بە دەقیقی وایە لە بەعزێک مەوادیشدا حەسەب کوالیتیەکەی هەتا بەهێزتر بێ ئەسڵەن ئیسفادەی هەیە چونکە ئەکسەرەن ئەو کرێمانی کە دکتۆرەکانیش دەینووسن مەوادی شیمیایی پێکاتەکەیان پێکاتی گلیسرین و کۆکۆنات ئۆیڵە کە ئەگەر بە ستانداردی جیهانی ئیشەکە بڕوا دەبێت ئەوانە ئەساسیاتی ناویشی قاپشۆر و دەستشۆر و جلشۆر بن ئەو بۆنانەی کە لە لکویددا بەکاردێنن لە سایلەکاندا بەکاردێنن قاپشۆر و دەستشۆر و جلشۆر ئەوانە نابن بەغاستە بەخۆر ناکەن ئەگەر لە شوێنی باشدا هەڵبژیرێن واگەوەی کە ئەو هەناسەدانەیە چکە ئەوە ئیسێنشاڵ ئۆیڵە فەرقی هەیە لەگەڵ کۆنسنتریشنەکەی زۆر قورسە بە بۆنەکە میکسینگێکی تەواویشە ینی هایجینیەسە باشە تاو هۆمۆجینیەس دەبێ تێکەڵاو دەبێ دوای نایەتەوە دەرە فەرقی هەیە و ڕیاکشنەکەی وەک پرژاندن ئەوە معتەرجە و شتێکی دیکەیە لە غير معطر هەر پاکەرەوەی و سپراشە يعني بس أول سپرایویش ڕاست ئەخمە بس ینی سپرا ینی پرژاندن ئەزانمە بس بۆ معتەرە نییە بۆ خۆشکردنی ژوورەکە ئەوەی کە جامەکەی پێسڕێتەوە ئەوەی تایە بەڵێ اینجا ئەمە ئەدەن کۆڵەکانی لە هەوایە ئەمێننەوە ینی خۆی مەسەلەکە ئەوەیە پارتیکڵەکە کە ئەمێنێت لە هەوا ئەمە کە ئەشێت ناوسیەکان و ناوسی کڵدانشەکە توش کێشەم خۆشە ئەو گفتوگوی هەبێت لە بینتانە ئەم مەوادە پاکەرەوانە خستی و ڕوونیان کارگەبەر هیچ لە کوالیتی گۆڕانی بۆ نەگەر زاهیەک خست بێ باشترە کوالیتیەکەی باشترە باوا بڵین چکە زۆر جار ئێمە بە چاو شتەکان هەڵەسەنگێنین ئەڵین ئەوە مادەم خستە مەوادی باشی تایە لەبەروی ڕوونە خراپە خستی و ڕوونی لە ڕووی ینی علمی و لە ڕووی زانستی و چۆنە طبعا بەداخەوە ئەوە ڕێک پێچەوانەی ئەوەیە کە خەڵک لی تێگەیشتووە مەوادی کوالیتی بەرز خست نییە خست نییە چکە ئەو خەسیەت چیە تۆ ئەو مەوادانی کە بۆت باز دەکەم تێکەڵاویان دەکەی غێری یەک دوو مەوادیان نەبێ خست نین هیچیان باشە تو ئەی چۆن خستی دەکەیەوە بە مەوادێک کە HPMC پێدەگوترێت سیلیلۆزە ئەمە گرفتمان بۆ دروستەکە بۆ ئەوانی سەبەبێکی ڕئیسی ئیریتیشنە سەبەبێکی ڕئیسی حساسیەتە سەبەبێکی ڕئیسی ئەوەی کە زۆر خەست دەبێتەوە ئەوەی کە زۆر خەست دەبێتەوە 95 دڵنیا بلەوەی کە مەوادێکی مزەوەر و تەزویرە باش ئەو دوای لە طبعا خستیش ڕێنجی خۆی هەیە ئەوە نەبێت کە ئیلا دەبێت پاکەرەوە وەک ئاو بێ نا بەڵام ئەو خستێ زیاد لە حەدەی کە لە ئێستادا لە بازاردا بڵاو بۆتەوە 100% مزەوەر و تەزویرە باش لە هەردووکانە پرسم بەڵام با هەلای تۆ بمێنەوە ئەی سەبارەت بە کەف باز لە کەف کرا سابوون هەیە کەف زۆرەکە سائیلەیە کەف زۆرەکە تایت هەیە لە غەسالەیە جلەکان نابینی هەمووی بێ بە کەف هەشە کەف ناکە یا کەفێکی کەمەکە ناڵم کەف ناکە بەس کەفێکی کەمەکە ئەم بوونی کەفە دەلالەتە لە کوالیتی و بەرزی و باشی ئیشەکە یان نا بە پێچوانە مەرج نییە بوونی کەفێکی زۆر باشی پاکەرەوەکە بێ طبعا لە کاتێک کە تۆ دەی تەسیسی فۆرمولەیەک معادلەیەک دادنی بۆ هەر مەوادێکی پاکەرەوە کە دەیکەیت لە مەجالی جلشۆر لە مەجالی دەستشۆر لە مەجالی قاپشۆردا باشە دەبێت فومینگ ئەیجنتت هەبێ باشە ینی هەندێکی کەفکردنت هەبێ کەفزایەکت هەبێ بەڵام کەفکردن فەرقی زۆرە لەگەڵ پاکردنەوە باشە هەروەکە جەناب دەفەرمووی وا مەسەڵەن بە پاودەرێکی زۆرەوەر بۆنەڵەن ئەو سابوونە کەف زۆرەکە مەکە عادیە ئەو زایە وڵی کەفی زۆر بۆی ئەپرسم ئایا کەفکردن پێوەرە بۆ چاکی یا پێوەەر نییە دەبێت کەفکە بەڵام لە حەدی خۆیدا و کەفکردن لەگەڵ پاکردنەوە جیاوازە نابنە پێوەری یەکتر باشە تۆ مەوادێک کەفێکی زۆر دەکات دەستێکی زۆر بە جوانی خاوەن دەکات و 10 دقەی پێ دەسێت دەست دووشک وشک بۆتەوە
سێ ڕۆژ لە سەرێک بەکاریبێنی دەبێ بڕۆی بۆ لای یەکێک لەو دکتۆرانە بۆی کەس بە سێ جلسە لای ئەوانیش وەخۆت لێ نایەتەوە. باش دکتۆرە شۆنم باز لە خستی و ڕوونی ئینەکانمان کرد ئەمە تا چەند لەسەر پێست دەوری هەیە؟ خۆی ئەوی ئەو لە بەڕێزشمان باسی کرد مۆزوعی ئەوەی ئادکردنی ئەو شتانە بۆی مەسەڵەن وەکو کۆکۆنەت ئۆیڵ و یان گلیسرین و ئەوانە ئێمە خۆمان کێشەکەمان لە بەکارهێنانی ئەم پاکەرانەیە بەکارهێنانی بەردەوامیانە. یعنی بەهۆی ئەوە دەستەکە زۆر ئەزەتیەگە ئیلا کاتێک نەبێت کەسەکە خۆی مەسەن ئەگزیمایەکی پێستی هەیە یا مشکلێکی پێستی هەیە خۆی ئەوە ئیتر هەر بە بەرکەوتنی ئاویش پێستی ئازێتی ئەگەن. کەواتە بەڕای من ئیزافەکردنی ئەمانە مەسەڵەن بەس بۆ سائیلی دەستشۆردن یان بۆ سائیلی خۆشۆردن و ئەمانە زۆر گرنگیەکی هەیە. ئینا بۆ سائیلی قاپشۆر لەبەری خانمان هەموو ڕۆژە حاج دەشۆرن کەواتە ئەبێ ئیلا دەستکێش بەکار بهێنن. وحتى ئەمە پیان ئەڵین مەسەن لەناو دەستکێشەکەش ئەبێت دەستکێشێکی قوماشیان لە دەسات چکە ئارەقکردنەوەکەش خۆش دیسان دەستیان ئەزێت ئەداتەوە. یعنی دەستکێشی نایلۆن نەبێت دیوی ناوی ناوڵات چکە جاروێت دیوی ناوەش دیسان ئارەقەکاتەوە ئاوەکە هەر عینەن ناوە ئەخوسێت دیسانەوە پێستەکە ئەزێتی ئەگاتەوە. مۆزوعی ئادکردنی ئەو شتانە بۆی ئەوەیە. مۆزوعی کەف و ئەوەیش مەسەن ئێمە خۆمان بەو کەسانی کە ئێگزیمان هەیە شتێکە پێوترێت سیندێت شتێکتر پێوترێت ئۆیڵ سۆپ ئێمە ئەوانیان بۆ دانین ئەمە پاکەرەوەیەکە هیچ کەف ناکات یعنی ئاوای هێنی بەدەستە پاکی ئەکاتەوە بەڵام کەف ناکات. کەواتە بەڕای من کەفکردنی زۆر علامەتی باشی نییە ڕاستە پاکردنەوەیەکی زۆر باشەکات کڕی لێنێ بە کوردی خۆمان هەستەکەین پاک بووەتەوە بەس خۆشمان ینی تەتوێخەکەشی بردووە لەگەڵ خۆیان لەبەرەوە ئەزێتی ئەدات ینی ئەو توانی بێتی ئەو پڕۆتینی لەسەر با بڵین مادە پرۆتینی لەسەر جسمانە یان ئەو چوریان ئەو پیسێکە هەیە ئەو لابرێ حتمما پێشێکی بردووە چینێکی پێسیشی بردووە. دکتۆرن نسار لەسەر کەف و لەسەر خستیەکە من حەزەکەم لە ڕێڕەوی کۆندامی هەناسەیە هیچ پەیوەندیان هەیە؟ خستەکەی طبعا بەئەکیدی تا خستەکەی زیاتر بە ئیریتیشن زیاکە یعنی ڕۆشتنی ئەو ناپۆشانی ناوبۆری هەوا هەمووی زیاتر ئەکات بەمە زیاتر تەفاعل زیاتر ئەبێت و ینی کرێژبوونی بۆری هەناسەکان زیاتر ئەبێ بەس وەکو کەفکردن هیچ ڕۆتێکی وای نییە بەڕاستی. زۆر باشە کاک ڕێبەر ئێمە باز لە پاکەرەوەکانەکەین ئەوە بکەوە باستان کرد ئەگەر کوالێتیان باشیش بێ بەریە کەوتنی ڕاستەخۆ زۆری هەر خراپە بەس هیوامانێت دوو یان سێ جۆری پاکەرەوە تێکەڵاوەکە ملخوارێک و فلاشێک و فلانێک و ئەمێک و ها حەمام و تەوالێت و مشتەمەلاتەکەی یان شوێنێکی پێ ئەشوا هەر بەڕاست لە ڕووی زانستی و تێکەڵاوکردنی ئەم جۆران لە جیاوازی پێگاتەیان لە ڕووی زانستیەوە ئەتوانین بڵین شتێکی دروست و صحیح یا کوفرە. هەر یەک لەو مەوادانە کە مەوادی کیمیاین تۆ لە سپیکەرەوەیە کە خەڵک پێی دەڵێ فاز یا لە ملخوارێکدا خەتەریات و ڕسکی خۆیانیان هەیە باشە چی تێدەسێت تۆ لەسەر لەیبڵێکە لە پشتەوەی دەبەکەتت داوە ئینسترکشنی کاملی بەکارهێنانی مەوادەکەت بەکار بنووسە بە کوردیەک 95 ئەو مەوادانی کێسا لە بازاردا هەن کەس هیچی بە کوردی لێ نەنووسراوە بۆ نمونە کە چۆن بەکار بهێنرێت بۆیە کەسی شێستا نایخوێنێتەوە بە کوردیش دێنووسی خەڵک نایخوێنێتەوە هەر لەسەر جێڕومەشینی عەرەبیەکەیە لەسەر فارسیەکەیە ئەو مەوادە هاوردەکراوانە هیچی لەسەر نەنووسراوە خراپتر هەندێک پاکەرەوەمانەیە دەبەیەکە هەر هیچی لەسەر هیچی پێوانە ئەوە هەر ڕێک سیارە بێ سەرەتاکانی ئێسان ئەوەی ئەکسەرەن کە تێکەڵاو دەکرێت سپیکەرەوە و ملخوارە تێکەڵاو دەکرێت تەمان ئەوە یەکێکە لە هەرە خەتەرترین ڕیاکشنەکان لە کیمیادا احتیمالی گەڕکردنی هەیە باشە لە کۆنسنتریشنی بەرزدا تۆ سپیکەرەوەکە چ موادێکە پێگرێت سۆدیۆم هایپۆکلۆرایت NaOCl سۆدیۆم هایپۆکلۆرایت ئەی مەوادی ملخوارەکەت چییە؟ توالەتکلینەرەکەت HCl یەکیشیان پێچەکەی 11 بەرەو سەر یەکیشیان پێچەکەی 2 بەرەو خوارە تێکەڵاویان دەکەی هەردووکیان کلۆریان تێدا لە کاتی تێکەڵاوکردنی دوانە گازی کلۆر دەردەچێت گازی کلۆر هیچ ئینسانێکی ساغ و سەلیمیش تەحملی ناکات نە کەسێک کە کێشەی سنگوسیەکانی هەبێت یا کێشەی پێستی هەبێت یا کێشەی پێستی هەبێت لە هەردوو لایەنەکەەوە زەرری هەیە بۆیە تەبعاً دەبێت ئینسترکشنێک هەبێت لەسەری دەکە تۆ نابێ ئەو مادە سپیکەرەوەکە نابێت لەگەڵ ئەسید تێکەڵاو بکرێ نابێت لەگەڵ سرکە تێکەڵاو بکرێ نابێت لەگەڵ لیمەندۆزی تێکەڵاو بکرێ سیتریک ئەسید دەکاویش ئەوەکە دیکەشیان نابێت لەگەڵ ئەمایان تێکەڵاو بکرێت بە دەستکێشەوە بە دەمامکەوە لە شوێنێکە ئاڵگۆڕێکی هەوا هەبێت بەکاربێنرێت هەندێکیان لەوانەیە لەسەری نووسرابێ ئەمە خستە ئەبێت تۆ بە ئەو ڕوونی کەیتەوە طبعاً دیلیوشن تەخفیف ئەساسی ئیشی ئەو دوو مەوادەیە ئەوە ڕێنمایی بۆ هەموو خانمێک کە بەکارهێنەری ئەو دوو مەوادەیە تەخفیف ئەساسی ئیشەکەتە وا بە خستی بەکارهێنان هەر کاشێکەشە لێ خراپ دەکات. دکتۆرە شۆنم دەم بۆ یەکسەر پرسیارەکان ئەبەسمە بێت چونکە زۆر پەیوەندیان بێکتەوەیە بیستوتە ئەوە بینی ویشتە
ئیشەڵا خۆت شتیوات نەکردو جەناب لە ئاستێکی ڕۆشنبیری وایە کە ئەزانی ئەوە خراپە بەس بیستوتە کە دووسێ مادە تێکەڵاوە کرێ بۆ پێست ئەگەر بەتاخی تەنیا بەکاربێنرێ ئەو خراپانە بوو کە بەڕێزت باسە کرد ئێگە دووسێ مادەی پاکرەوە تێکەڵ بکەین بێ ئێکاو بڵین ئەمە مشتەمەلاتەکەمان زۆر جوان بۆ پاکاتەوە نەخێر سنگی حازشنەکە هەندێک پەڵە و هەندێک ڕەشی گرتو ئەمە هەر زۆر جوان پاکێکاتەوە ئەمە بۆ پێستمان چ زەرێکی هەیە بە دڵنیایەوەکو کاکە باسی کرد لێ کاتێککە ئەبێ بە هەڵم ئەو کاتە کاریگەری بۆ سەر هەموو پێستی بنەگۆس ئەو شوێنەی کە بەری ئەکەوێت ئەنجاری وایە ئەڵە وڵا خۆی کەم دەستکێش بەکارە هێنم بەڵام مشکلەوەی هەڵمەکەی هاتووە یعنی ئەمە زۆر لەو خانمانە بین مەسن پەڵیان هەیە لە دەموچاویان پشتە دەستیان پەڵی زۆر زۆری پێوەیە کە مەسەن سێکەم ئیشانەیان کردو مەسەن تێکەڵیان کرۆ هەڵمەکە بەر دەست و ڕوانی کەوتووە کە خۆری بەرکەوتووە سە ڕۆژان تو ئێمە لەبەر خۆراین ئەچینە حەوشەویینە دەرەوەمانە هەمووی بۆ بە پەڵە کاریگەری زۆر خراپی هەیە ڕێنمای چییە ینی ئەم تێکەڵاوکردنە بکرێ نەکرێ وڵای منوەکو خانمێک زۆر پاکەوەم بینیوە هەمووی تەپان نەگەر بە ئینگلیزیوانش بێ خوێندومەتەوە هەمووی لێ نووسراوە نابێت تێکەڵ بکرێ بەس مشکلەکەەوەی مەسەن خاتونێکی تر بۆی باسەکەڵ ئەم دوانە تێکەڵ کە زۆر عجایبە ئیتر کە تێکەڵ یەکات و ئەمەش بە بنەمای خانم بینیوێتی ئەم شەورێ باش پاگەوێتەوە ئەمەش بە بنەمای خانم بوو نەزان بەڕاستی خانم بوون وانە یعنی تۆ خانمێکی ئەبێ جار یەکەم جار سەلامەتی ماڵ و مناڵەکەت زۆر گرنگە و گرنگیدان بە خۆشت زۆر گرنگە ینی خاتونێکی بە حساب پاک و تەمیزی بەڵام دەست و پلە دوێرانە ینی نینۆکەکانت هەمووی سەوز بووە کە ڕووی کردووە ئەسڵن ئەمە پیسە لە کاتی چێژ لێ نانوشتا ینی من خۆم جاروای قێزم لێتەوە کە ئافرەتێکی وابین وڵن چۆن مەسەن ماڵ و مناڵەکەی چێشتی دەستیان بۆ هەمووی ئەیکەن بەڵێ ئەرۆڵە حتا مەسەن قاچیان تووشی حساسیت ئەبێ جاری وای ئەمە قاچیان لەناو ئەو پاکرانەیە بینی پەنجەکانی قاچیان هەمووی کە ڕووی کردووە خوساوە بە حساب بخۆش بە خاتونێکی پاک و تەمیز دەزانێت بنی قاچی مەسەن قڵشا بۆی ئەو ماوەدانەوە هەمووی سوتاوە بنەکەی بەخۆی ئەڵە من پاک و تەمیزم بەزەو علامەتی پاک و تەمیزی نییە شتێکی داناوە لە هاوینا بەتانی تێکا و لەبەر خۆرەکە جوان کردو بە قاچی ینی ئەو بڵێ بە جزمەیەکە بشتە بە قاچی ڕووتی کەوتوتە شۆرنیکە مش زۆر خراپە وەڵاهی هیچ لەگەڵ یانی باشە دکتۆرە نسار باسییان لەو دەبانە کرد لەو پاکەرانەکە کە هەمووی هەم ستراکچەرەکە پێگاتەی مادەکانی تایە هەم شێوازی بەکارێنانی تایە تەنبیهی تایە ئاوە بەکاری مێنە ئاوە بەکاری بێنە یەکەم تا چەند گرنگە خانمێک یا بەکاربەرێکی ئەم مادانە ئەم لیڤڵانە بخوێنەوە بەڕاستی ئەمە یەک دوو هەم سەبارەت بەو تێکەڵاوکردنە دووبارەکە هەردووکیان فەرمیان غاز دروستەکە تا کاکە فەرمی تەنانەت بۆی هەیە گڕیش بگرێت ئەگە لەو شوێنە ئاگر هەبێ لەوانەیە گڕیش بگرێ و شوێنە بۆ بۆری هەناسە و بۆ سیەکانمان ئەم تێکەڵکردنە تۆ لەگەڵیت یان تۆش دژیت بە ئەکیدی ئەگەر تێکەڵکردنەکە خۆمان کە ئیبینی هەنێک کات بە شای خۆمان ئەیبینی کەفێکی زۆر دروستەکە یعنی بڵقێکەکە کزێ سەوتێکی هەیە یعنی تەسەورکە ئەمە لەسەر کاشیەک لەسەر ئەرزێک ئەمە دروست بکە یعنی تەسەورکە ئەمە بێت لەناو ئینسان ئەبێت چی دروست کە لەناو سیەکان یعنی نەک بڵێم سیەکان بەتەنها وەکو دکتۆرە وتی لەسەر پێست ئەبێت چی دروست بکە یعنی پێست بەو ناسکیە و ناو پۆشی سیەکان یعنی زۆر لەسەر پێست ناسکترە ئەگەر ئەمە دروست بکە ئەی بە ئەکیدی ئەمە شتێکی خراپە و باشترە بە هیچ شێوەیەکە تێکەڵ نەکرێ و ئەو شوێنێشی کە بەکارهێنێ بە حکمی کە تەبەخورێکی زۆرەکە باشتر شوێنەکە کراوە بێ ینی شوێنێکی داخراو نەبێ و زۆر بەداخەوە ینی خانمان کە ئەمە ئەبینین خاصەتەن لە نزیکی جەژنانە لە کاتی جێگە هەڵگرتن و جێگە لابردن موسمی پاکردنەوەی ماڵ لەو کاتانە ئەی زۆربەی زۆری نەخۆشەکان یەنە تەواریەکان ئەی ناڵێم ڕۆژانە بەس ینی وای لێ دێت بەکاربەر ناچار بۆ بێت سەردانی تەواوی بکە ئەکیدی و حاڵەتێکی زۆری شایعیان زۆر ئەیبینین خاصەتەن ناڵێم لە کاتی جەژنانە یان لە کاتی ماڵپاکردنەوە ئەی بڵێم ڕۆژانە ئێمە نەخۆش ئەبینین لە تەواڕێکانە بە هەناسە تولی بە ئۆکسجین دابازین بە خیزەخیز ئەمە کە کەسێک خۆی تەبیعی هیچ هیچێکیشی نییە اینجا ئەوانی کە ڕەبوویان هەیە یا خۆیان حساسی سنگیان هەیە طبعا ئەوانە زیاتر ئەبێت و لەوانی ئەسڵ نەخۆش پێویستکە ئەوە حاڵەتەکەی شدت بێ داخل بێ لە قاوش یان داخل بێ لە عینایە یان جیهاز تەنەفوس سناعیشی بۆ دار باش پرسییم تا چەند پێویستە خانمان ئەگەر خوێنەواریان هەبوو ئەو نووسینی لەسەر ئەم دەبێ هەیە بیخوێنێتەوە یانەگە خۆشی خوێنەواری نییە بە برایەکی بە مێردەکەی بە مناڵێکی خوێنەوارە پێ بڵێ ئەمە چی نووسرانی بە ئاستێکی ڕۆشنبیری بەرزەوە ئەم مادانە بەکاربێن ئەمە گرنگە بەڕاست یاننا بە ئەکیدی یانی ئەوەی کە نووسراوە بۆ بەکاربەر نووسراوە ینی بۆ من و تۆ نووسراوە خۆ خۆیان ئەم شتانە ئەزانن ئەکیدی طبعا چ بە پێ ڕێنمایەکانی ئەوەی کە عنی کە زۆر مەجبوری بین ئەوانە بەکاربێن بە پێ ڕێنمایەکان بەکاری بێن باشترە وەک لەوەی کە خۆمان دانیشین چەند نوعی تێکەڵ بکەین لە شوێنێکی داخراوە بێتەوە باش کاک ڕێبەر بینە سەرەوەی کە
ئێمە بۆ دەست و پلمان بۆ خۆشۆردنمان بۆ جلوبەرگمان جا دوای لە دکتۆرە شەونەمە پرسم وەزام ئاماژەیەکیشی پێکرد بەڵام هەندێک لەو پاکەرەوانە جاریە بە جلەکەەوە ئەمێنێتەوە کاتی خاستن ئەو جلانی لە ژێرەوە لە بەرەکردن لەوانێ مدەیەکی ینی چەند ڕۆژێک تۆ 2 ڕۆژ 3 ڕۆژ فینلێکی علاگە جلێکی ژێرەوە لە بەرایە ڕاستەخۆ بەرەم پێستاکە کاریگەری زیاتر بێ ئێمە چ جۆرێک بەکاربێنین بەڕاست شلەکان بەکاربێنین ڕقەکان بەکاربێنین هەتا تەنات من کەس هەیە ئەناسم بە تایید دەسە شووا بۆ نمونە لەگەڵی زبریشە بە تایید دەسە شووا یعنی چ جۆرێکیان بەکاربێنین لەگەڵ ئەو شالوانەیە ئێستا یەکێک کە دانیشتۆ بەدەر ئەم بەرنامەوە پرسیاری سابوونی ڕاقیش بکات کاتی خۆی بەکارهات هەچەند بۆنێکی تۆزێک ناخۆشی هەیە بەڵام ئایا سابوونی ڕقیش بەکارهێنانی چۆنە لە ڕووی عیلمیەوە تەوان لە تایپی دەستشۆردندا کاکدانە سابوونی ڕقمان هەیە و سابوونی سایلمان هەیە باشە بەپێی هەموو ریسێرچەکان سائیلەکە سەیفترە سەلامەترە لەبەر چەند سەبەبێک یەکەم سائیلەکە بۆنەکەی نەرمترە ئەوە یەکەم دووەم ئەساسیاتی کە ئیشەکەیەتی پێچەکەیەتی پێچەکەی لە بینی 6 بۆ 6.5 سابوونی ڕقی 8.5 بۆ سەرەوەی هەتادا ئەتێڵێ سابوونی ڕقی خراپە پێچی لەسەرەوەی ئەی بۆ کوردەواری خۆمان و خەڵکی خۆمان یا بەشێکی باش لە خانمان ئەڵێ ئێمە هەر شامپۆ بەکار نایین ئەسڵم بۆ قژمان تەنها سابوونی ڕقی شوین یەک نقطەیەشی دیکەی ئەساسیش لەسەر سابوون تۆ بەکاری دێنی بۆی کە دەست خایانکەوە سابوونیشی لەو مادانی کە سابوونی ڕق بە بارودۆخ و بە گونجاوی خۆی هەڵی نەگری بخۆی موادێکە بەکتریا وەردەگرێت بەکتریا دەداتێ ئەوە بابەتی دەستشۆردن بابەتی جل شۆردن ئەو پاودەرە کە پێی دەوترێت تایید طبعا ئەویش پاودەری هەیە و سایلیشی هەیە طبعا جلشۆری لیکویدمان هەیە سائیلە کە شامپۆ دیکەی ناو غسالەکەتەوە پاودەریشمان هەیە کە تایتەکەی جارانمان دەکات طبعا ئەویش وەک سەیفتی وەک سەلامەتی وەک سەحەتی ئینسان وەک سەحەتی ئەو موادش کە پێی دەشوی شامپۆیەکەت باشتر تایید لەبەرەوەی کە بە تەواوەتی تێکەڵاو نابێ و دوو بەشی زۆر ئەساسی لەناو تاییددا لیمەندۆزی و خوێیە باشە لەبەرەوەی کە پێچەکەشی بەرزە ئەو جلو بەرگانە ئەو فایبریکانە ئەو توڵانە تحملی ئەو پێچە ناکەن هەڵدەوەشێن ئەوە یەک دوو پاژماوە بەجێ دێڵە لەسەر جلوبەرگ تایت بەڵام سائیلەکەیان لەکوێ لاندەریەکە جلشۆری شل وانە لەوانێ خانم پاکی ناکاتەوە جوان ئاخر تۆ پاکردنەوە لەگەڵ دڕاندن فەرقیان هەیە بۆ خۆشۆردن بۆ خۆشۆردنیش بە هەموو شێوازێک سایل لە هەموو بەحسێکدا کە ئێستا لە دنیای دیجیتالدا هەین هەمومان دەتوانین مۆبایلێکە سێرچێک دەکەین و دەیبینین لە هەموو سێرچەکاندا لە هەموو ڕسێرچەکاندا کە کراون سائیل سەلامەترە لە پاودەر ئەمە گەشتینە کۆتایی تەوەری دووەمیش دوای پشوویەک هەم لەگەڵ هەم لەگەڵ میوانەکەی ناوستۆ دوێ تەوەری سێمی پرۆگرامەکەش درێژە پێدەین خۆشەویستان پشوێکی کوردوەرە گرین و لە بەشی سێم و کۆتایی پرۆگرامی هەیوان دێینەوە خزمەتە دووبارە سڵاوتان لێ بێدا عزیزان و خۆشەویستان لە تەوەرەی سێهەم و کۆتایی پرۆگرامی هەیوان لەسەر پاکەرەوەکان لەگەڵ ئەم میوانە بەڕێزانە کە زۆر بەوردی باسییان لە بابەتەکان کرد تاوانەوە پرسیاری کەشمان ماوە بەس وەکو عادەتی بەرنمەکە یەنە لای میوانەکانی ستۆدیۆ بزانین ئەوان چ پرسیارێکیان هەیە لە میوانە سەرەکیەکانی بەرنامە و چ قسەیەکی با بڵین ئیزافیان هەیە بۆ بابەتەکە دواتر ئێمە لە درێژەی پرۆگرامەکانە ئەو پرسیار و بابەتانی ماوانن لەگەڵ هەر سێ میوانی سەرەکی باس و گفتوگۆ قسەیان لێکەین ئێستا دووبارە بەخێر بن چێتان پرسیاری هەیە و پرسیارەکەتان لەسەر چیە و بۆ کام بەڕێزیانە فەرمون سەردا دەستان خۆش بێ بابەتەکەتان زۆر گرینگە بە تایبەتی بۆ ئێمەی خەرمان پرسیارەکەشم بۆ دکتۆری پێستە ئایا مادە پاکەرەوەکان کەم بکرێتەوە لە ژیانی ڕۆژانەمانە چۆن کەم بکرێتەوە بۆی ئەو زەرلاوەکانی کە هەیەی بەرپێستمان کەمتر بێتەوە زۆر باشە دەستخۆشی کە پرسیاری هەیە ئەم خانوەرس ئەو مایکە بەرازت نەبێت لە پێشەوە بەرای خۆی بەخشندە میهرەبان سڵاو تایبەتم بۆ میوانە پەڕێزەکان و دەستخۆشێکی تایبەت و پێزانینی تایبەتم بۆ پشت کامێرە من ویستم وەکو تەنها هەندانێک وەکو تێبینێکی گرنگ لەسەر ئێمەی خانم کە
مادە پاکەرەوەکان بەکار ئەهێنین ئەگەر ئێمە بیرکەینەوە کە چەندێک زیانی هەیە جگەلەوە ئێمە خانم ئەبێ هەست بە بەرپرسیارەتی بکەین کە ئێمە مناڵ و باوک و دایک و خوشک و برا و مناڵی بابوونە دایکمان کە لەو ماڵەیە ئەژین ئەو ژینگێ لە دەست ئێمە خانمما پاکەکرێتەوە لە دەست ئێمە خانویش پیسەکرێ زۆرجار ئێمە خانم کەر بیرکەینەوە بە زۆر پاکردنەوە بە زۆر دەرخستنی تێکەڵکردن و یاخود بە هەر جۆرە لەو شێوازانی باسمان کرد بەکار بهێنرێن ئەبێ بزانین کە چ زەرێکی لێ ئەدەین لاوەکو ئەو خێزانی کە ئێمە هەمانە چونکە ئەوەی ئەو بەرپرسیارەتی لەسەر خانم هەیە بۆ پاراستنی خێزانەکەی هۆکارێکی سەرەکی تێکدانی ژینگەی ئەو ماڵەیە چ لە ڕۆپەروەردەیەکان لەو گرنگتریش کە لە ڕووی پاکوخاوێنی پێویستە گرنگی بۆ بدرێت کە ئێمە خانمان گرنگی بە خێزان بدەین سەرنجێکی هەموو دەست خۆش بە کەسی کە قسەیەک پرسیارێکیە دەستان خۆش بێخوا دکتۆرە شۆنم ئەو پرسیارە وەڵام بەرەوە بێ زەحمەت کەمکردنەوەکە بە ڕێژەی بەکارهێنانەکەیەتی واتە مەسەلەن بۆ نمونە ئێمە ڕۆژانە ئەگەر دەستمان ئەشۆین ئەگەر زەرور نەبین مەسەن دەستمان زۆر پیس نەبوو بێت پاکەرەوەی لەگەڵ بەکارنێنین بە ئاوێک پاکی بکەینەوە چکا مەسەلەن تۆ ئاو پاکەرەوەیەکی بەهێزە خۆی مەسەن لە کاتی شۆردنی حاجت و ئەو شتانەیە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد مەسەن دەستکێش بەکاربێنین کەمتر مەسەن هەڵبووین دەستمان بەری بکەوێت حتا بەکارهێنانی هەندێک فڵچە ئەوانش زۆر احتیاجیە مثلا بەکارهێنانەکەی بۆ نمونە لەوەی حەمام و توالێت پێویست ناکە هەموو ڕۆژێک بەکاری بهێنین ئەم پاکەرەوانە وەکو پێم وتی ئاو و فڵچەکە هەموو ئیشەکەمان بۆ جێبەجێ ئەکات لە کاتی خۆشۆردنا مەسەلەن جسممان عینەشت پێستمان وشکە بێتەوانێ مثلا دەستێک لە شامپۆ جوان گیانمانین حتا مثلا لفکەی لەگەڵ بەکار ناهێنین پێویست ناکە مثلا 5-6 دەست لە خۆت بێ بە حسابی خۆت پاکت کردووەتەوانێ واتە هەتا بتوانین کەمتر بەکاری بهێنین چونکە وەکو باسم کرد ئەو خۆشی هەر پێستەکە ئەزێت دەدات ئەنجاوە بێتە سڕی کە پاکەرەوەکەش لەگەڵیا ئەکید زیاتر دا باسی لفکت کردمە لەسەر لفکەشتێکی خۆشە با بە بژەڕمەوە یەکەم کاتی خۆی دایکمان بەڕەحمەت بە من دایکم نەماوە یعنی هەتا سوور و شین و وەری نەکردی دایەتەوە لە حەمام بەو لفکە زبرە وێ زانی تۆ پاک نابیتەوە ینی بەجوانی و لەوەش خراپتر 20مانە خەڵگە بوو بە شەوەکەی پەتاتە خۆشتووە وایە دکتۆران ئێمە ئەسپی پێشین تە دیوڵا ئێوە زاڵە من زۆر باشە دکتۆرە نساروەڵا ئەو خوشکە بەڕێزەش سەرنجێکی جوانی و ینی ئێمە جگەل لەوەی دکتۆر شۆنیش لە ئەوڵی بەرنامەکە باسی کرد ئێمە جگەل لەو خانمە لەو بەکاربەری کە خۆی بەکارێنێت لە نێو ماڵەکەماندا ئەندامانی دیکەی خێزانەیە من دوو توێش حەزەکەم قسەی لەسەرکەم یەک منداڵ دوو بەتەمەنەکان جاریوە باوکە دایکە نەنکە با پیرەپورە لەگەڵمانەژی بەڕاست لە ڕووی تەندروستی و لەسەر کۆ ئەندامی هەناسە ئەم پاکەرەوانە ئەگەر بۆ گەورەیەک ئەو گرفتانی ئێوە باستان کرد تووشی بکە ئەی بۆ مناڵێکی خوار 12 ساڵ 10 ساڵ چووکتر ساواتر کە لەو ماڵە ئەم شتانە بەکارێنرێیان بۆ بەتەمەنێک کە لە ماڵەکە ئەژی کاریگەریە خراپەکانی ئایا زیاترە لەوەی لە کەسێکی 35 ساڵ 30 ساڵێک کە هیچ نەخۆشیێکی نییە؟ بەئەکیدی زیاتر و زیاتریشە مناڵ هەتاکو 15 ساڵ سێکان بە تەواوی گەشەی نەکردووە یعنی تۆ لەو کاتێک کە هێشتا سێکان لە گەشایە بەرکەوتەی ئەبێ لەگەڵ ئەم پاکەرەوە بەهێزانە و ئەم بۆ نەتیژانە یعنی تۆ هەر لە بیدایەتەوە ئەم مناڵە حازرەکەی بۆی کە تو لە ئایندەدا تووشی نەخۆشیێکی درێژخانی سێکان بێ ئەمە یەکێک لە سەبەبەکانی ینی گەورە کە بە مناڵی بەرکەوتەی هەبووە لە ئەم شتە بە قۆتان و دوای تووشی بەکەوتنی سێکانە بێت تووشی حەساسی سێکانە بێت و بۆ ئەوانشی کە بەتەمەنن کە وردەوردە تەمەن زیاکە وردەوردە مەناعەت کەمەکاتەوە کە مەناعی ئینسان کەمە بێتەوە طبعاً ئەو سەبەبێک کە بۆنێکی تیژ مەسەلەن ڕێژراوە یان پاکەرەیەکی بە قۆت بەکار هاتووە و کەسەکە خۆی مەناعی کەمە کە ئەمەش بەکار هاتووە ئەمە زیاتر یانی وای کردووە کە مەناعی ڕێڕەوی هەناسە دیسانەوە کەمە بێتەوە ئەو کە ئەوانەی کە بەتەمەنن زیاتر تووشی حساسیەکە ئەبنیان تووشی ئیلتیاباتە بن و ئیلتیابەکەش دوونەوە دروستەکە یعنی هەم لە گەورە هەم لەوانیشی بەتەمەنن سیارەتەکە گەورەترە کە کاتێک تۆ مناڵ و بەتەمەن هەبوو لە ماڵەکەیە بەئەکیدی یەکەم ئیلتیابات کە دروستێکە خۆی خودی مادە کیمیایەکە دروستەکە کیمیکەڵ نیمۆنایتسی پێڵێن یعنی ئەمە ئیلتیهابێکە ئیلتیهابی بەکتریایی نییە ئیلتیهابی مایکرۆ ئۆرگانیزم نییە هەر تەفاعلی مادە کیمیایەکەی لەسەر سیەکان تووشیشی بوونەوە ئەکا و یەکێکی تر لە ئیلتیابات کە دروستێکە لەبەر لەو شوێنە مەناعەکەم بۆتەوە یان بە ئاسانترین ڤایرۆس ئەتوانێ بچێتە ئەو ناوە بە ئاسانتر بەکتریا ئەتوانێ بچێتە ناوە تووشی ئیلتیاباتی بە قۆ دروست تۆ لەسەر ئەمە گەر ینی داتا هەبێ یان بوونە بە ئەزمموی خۆت لەو کاتی کە کۆڕۆنا ڤایرۆس هەبوو ئەکرێ بڵێن ئافرەتان زیاتر قوربانی بوون یا زیاتر بە خەستی ئەم بابەتیانە گرت بەتایبەت ئەو ئافرەتانی کە زۆر لەگەڵ ئەم پاکەرەوانەیە کارلێک و بەریەکەوتنیان هەبووە
داتایکی ڕاستی داتایکی وهامان نییە بە حکمی ئێمە لە وڵاتێکیان عێشتی دۆکۆمنت ناگرێت بەداخەوە بەس وەکو چەند بەحسێکە سەیرم کرد چەند بەحسێکە سەیرم کرد ینی هەر بە لە دنیا کراوە لە سا بیستی ئەوانی کە ڕەبوویان هەیە یەکێک لە سەبەبەکانیان پاکەرەوەیە. يعني تو تصور كأمال الدنيا لصا بيس بي لنا كرتا كخنانا يعني بداخل اما هم باشا وهم خرافيش يعني وهم او بابتاني هن براستي بناو خو بدروج بلا هيانا كواليتيان زور باشا بلان بزوري شي كواليتي زور خراب بس كواليتي كنترول ماني امل ربوش اكيد يعني غير كواليتي كنترول يعني افريتي كرد يعني خوي دائما هر مقارنه بعرب بانجليز يعني بو ناس راوين كزور امشتانه بكاري يعني اگر انجليزي مثلا لصالك يك جار مالك باكاتوا اما تصور كروجانا مالك عن ما باكا كيدو اكيد بركوتن ما زيات ربي اكيد تفاعلي زيات ربي لسلمان راست زور باشا كاك ريبر او ماداني كزور خطرن ريبيدراون نين چه اواني ناوخو چه اواني دروك هاور داكرن چی نابێت تیان نابێت ینی ئەگەر شەریکەکان ڕاستمان لەگەڵکەن لەوەی نووسیویانە چکە خۆ دەزانین بەناشکردن بە بازاڕی هەرێمی کوردستان هەرچی ئیتیەکرێ ساغە بێتەوە چون کوالیتی کۆنتڕۆڵێکی وامان نییە بەڕاستی بەڵام ئەگەر ئەوەی تۆ وتت ئەخلاق دین ترس چوزانم مرۆڤ دۆستی هەبێت ئەو مادانەی کە زۆر خەتەرن یانی وەکو بڵێ ئیتر ئەمە نابێت بە هیچ جۆرێک لە مادە پاکەرەوەکانە هەبن چی نابێت بەکاربێنرێن بعضێک مواد کە قطعا ولا ابدا بكارنانيان قدغيه بعضيشان نسبيشان بو دياري كراوه لو نسبه زياتر قدغيه هردوكي ما مرون كارو يشي لو ماداني كزور خطره كبراستي زورك ل برهمينراني باكروش سريان تيكردوا يوريا او كسمادي كشتكالي تعمادك سوتينره مادك مسرطنه مادك يعني هیچ شتێک تحملی ناکات ئەمە وازام ئەو ئەکتیڤیتی پێشتریش باسمان کرد هەندێکیان بەوە بەرزیەکەنەوە نییە ئەکتیڤی پێ بەرز دەکرێتەوە و قووەتی موادەکەشی پێ زیاد دەکرێت یعنی ئەوە بە هیچ قانونێک بە هیچ شەرعێک ڕێپێدراو نییە مجاز نییە شتە نە بە ستاندار نە بە ئینسانیەت نە بە هیچ تێی دەکرێت بەزێک مواد دیکەی مەسەلەن موادی حافظە حدێکی هەیە کە تۆ تێدەکەی بۆی کە موادەکەت عمری درێژ بێتەوە ئیشەکەی خۆشی هەر بکات ڕاستە باشە ئەوە هەدەفەکەیەتی نەک پچی تۆ پڕپڕیکەی نەک پچی کە تۆ هەر موادی حافظە بدەی بەو خەڵکان سەبەبێکی ڕئیسی بۆ فری ڕادیکاڵەکان پریسێرڤەیتیفەکانن موادە حافظەکانن سەرن فۆرمالین شی لەوانە بەنسبەیەکی کۆنسەنتریشنی بەرز بەکار دەهێنرێ ئەمە زەرە لە تەندروستیشمانەیە هەم لە پێست هەم لە هەناسە هەموویان هەناسەش و پێستیش باشە یەک بەشی دیکەی ئەساسی ئاوەکە تەبان تۆ 170 ئیشەکەت ئاوە لە مەسالی دیتێرجێندا باش بە ئاو حازر دەکرێتەوە موادانە ئاوەکەت جاری وایە بە حەدێک تەعقیمی دەکەی هەر ئاوەکەت بۆ خۆی زەرەشی زیاتری هەیە لە موادە کیمیایەکانت ئەوە حاڵتێکی دیکە ئەوەیە کە ئەو ئاوە هیچ تەعقیم ناکەی ئەوەندەی بەکتریا تێدایە موادەکەشت لێ خراپ دەکە خەڵکەش تووشی نەخۆشی دەکەی ئەکرێ بڵین منە پرسیارە لە تۆ بکەم وەکو شارەزایەک لە بواری زانستی ئەکرێ بڵین پاکەرەوەکانی لە هەرێمی کوردستان هەن بەشێکیان یا بەشێکی زۆریان نەک بانی سوودیان نییە بۆ پاکردنەوەی ئەو بابەتانی بەکارێن بەڵکو سەرچاوی میکرۆب و ڤایرۆسیشن نەک هەر لە ناوخۆدا ئەو ماوادانی کە هاوردە دەکرێن 80% زەرەریان هەیە نەک پاک ناکەنەوە پیس دەکەن ئەسڵان تووشی نەخۆشی دەکەن هاوردەکراوەکان بەتایبەت زۆر لەبەرەوەی کە موادمان لەسەر ساغ دەکەن دەڵە بڕۆ بی بە تاقیکەوە علاقەی نییە ڕاستە دکتۆرە شەونم کاتێ ئەم ماوادانە بەکارێنین جەنابەت فەرمووت پێستی گوشکە بێتەوە کە پێستی گوشک بۆ ئەقلیشێت تا چەند ئەم قلیشانە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بەکتریا و ڤایرۆس ئاسانتر زووتر خێراتر بچێتە خوێنەوە و جگەل لەوەی پێستمان تووشی کێشە بکە لە ڕووی تەندروستی ئامیشە تووشی کێشەمانکە ئایا ئەمە قسەیەکی دروستە زانستیە؟ بڵێ ئێمە باسمان کردوتمان کۆندای بەرگریە پێست کاتێک قڵشێکی تیا دروست بیانی حسابکە کۆندای بەرگریەکەمان یەکێک لە حرەسەکانمان لە ناوچوو فلێەوە بە ئەکیدی ینی بەکتریا ئەچێتە ناوەوە مەسەن هەر ئەگزیمامان هەیە ئیلتیهابەکە ینی پێستەکە هیچ قڵشاوە شوێنەکەی تووشی ئیلتیهاب بێ ینی زۆرتر تووشی بەکتریا بێ ئەینشت مەسەڵەن کەڕووی پێستمان هەیە مەسەن ئەوانەی بینی پەنجی قاچیان کە زۆرە خوسێت و لەناو ئاوا بویان زۆر پاکرەوە بەکارێنرێ بەڵێ بە دڵنیاییەوە تووشی ئیلتیهابین ینی کۆندای بەرگریمان تێگەچێت ئەکرێ بڵین پاکەرەوەکان تووشی نەخۆشی درێژخایانمانەکەن لە بواری پێستا
خۆی دوو حاڵەت هەیە هەنێک کەس هەیە خۆی پێستی مشکلەی هەیە مەسەڵانی کە ئەگزیمان هەیە خۆیان پێستیان مەسەن نەخۆشێکی پێستیان هەیە ئەمە ئەکید زۆرتر تووشی ئەوە بن ینی حاڵەتەکان پێی خراپتر ئەبێ جۆرێکی تریان ئەوەیە کەوە وتمان بە بەکارهێنانی بەردەوام کەوە ناچاریشن ینی هەر بەکاریان ئەهێنین بەڵام ئەبێت بەچی مەسەنەبێ بە حساسەتێکی مزمین بۆ مە زۆر ئافرەتە بین دەستیان قڵشاوە بخوایە لێ ئەگزیمامانە بەسەمە ئەگزیمان نیە مە پێوتە ئیڕیتانت کۆنتاکت دێرمەتایتس یعنی ئەمە بەرکەوتنی بەردەوامە ئیڕیتیشنی پێستەکەی کردووە ئیتر تقریبا ئەوێ بە هەمیشەی یعنی بە کرۆنیک ئەگزیما حتا مەسەن التهابێک لە نینۆکە دروستەکە پێوتە کرۆنیک پارۆنایکیە مەسەن نینۆکەی التهابی هەیە ڕەنگی گۆڕاوە شکڵەکەی تێک چووە ئەمە بۆ بە درێژخایەن یعنی جاری وایە پێویستکە 6 مانگ عیلاج بین بەم کەسەوە بە بەردەوام بڵین ئەبێت دەستە تەڕنەکەی هەتا چاک ئەبێتەوانێ یعنی لەبەرەوەی يعني حتى شوازي طبيعي خانەکانی تێکگاوە يعني ئەبێ بەشتی يعني مزمن بەڵام ڕێگەشی لێ ئەگیرێت یعنی شتێک نیە عیلاجی نەبێت بەس خۆپارێزەکە بکرێت شتەکە زۆر ئاسانە بەس مشکلەکەی ئافرەتەکان جەرێ ڕێگەمان لێگرێت ئەڵێ بەخوا من ناتوانم دەستنوێژ نەگرم کاکە مۆزوعەکە دەستنوێژ نییە دەستنوێژ 5 فەرزە دەستنوێژگرە وشکی کەرەوە و مهمترین شتیش دوای ئەوە شێدارکەرەوەیەک بەکاربێنرێ ینی چونکە ئەکید چینێکی مەسەن پێستەکەت کیراتی نەکە ئەڕوا لە کاتی شۆردنەکە ئەمە طبیعیە وەک مەسەن لە کاتی خۆشۆردناکە خۆمانشە کڕەیەکمان لێ هاو چینێک ڕۆشت بوو بەس قەیچێکە بەدیلی ئەوە دوای ئەوە چەوری بکەرەوە ئێمە مەسەن زۆربەی خانمان ئەڵێ وەڵا خۆ من شێدارکەرەوە بەکارێنم بەس شەو وەختی خەوتن ئەگەر بیری بکەوێتەوە بەڵام نا مەسەن لە دوای خۆشۆردن بەتایەتی ئەوانەی کە پێستیان وشکە بێتەوە بەسەن شێدارکەرەوە بەکارهێنن بەدیلی ئەو شتێکە کردویانە مەسەن حتا ئەوانەی کە دەستیان ئاواکو بۆ مزمین شتەکە لە دەستیانە ئەگەر خۆپارێزی بکەن و تەڕکردن و ئەوانە کەم بکەنەوەنێ دیسان ئەوەش هەر چاک ئەبێتەوە دکتۆرە ئەتوانین بڵین خانمان بە دەرەجەی یەک بەکارهێنرانی ئەم مادە پاکەرەوانە بەتایبەت خانمان چکە زۆرتری بتوێنێتەوە خانمانن ئەکرێ بڵین لە بەردەم مەترسی گەوریان لە ڕووی تەندروستیەوە بەتایبەت لەسەر پێستیان وەڵاهی وەکو مەترسێکی گەورەیە چونکە ناڵم یعنی لە ڕووی بۆ عیلەکەیان کە تووشی و حاڵتانیان ئەکەن مەسەن وەکو هەڵموشتەکەی و ئەوانە و حتا کوکوتم مەسەن جاری وایە پاکەرەوە کە ئەوەنە بۆنی هەیە مەسەن جلەکە بە حسابی خۆی بۆنی خۆشە بەس پێوەی ماوەتەوە بۆیە بۆنەکەی ماوەتەوە ئەوتم لێ دەپرسم ئەو مانەوەی ئەو تایتەیان ئەو سایلی کە بۆ لە غەسالایە بەکارێنرێ زۆر جار ئەم جلە کەمتر لە بەرخۆر بڵێن ینی هەڵەواسرە و وشک ببێتەوە هەر لە ناو ژوورەکەی خۆمانە ینی خۆر لی نادا یان ئەم مادانی پێوەماتەوە بەڕاست خەسەن ئەو زانی کە لە ژێرە لە بەرەکەین بەرجسممانەکە ئەمانش گرفت دروستەکەن بەڵێ بە دڵنیاییە حساسیت دروستەکە تایەتی ناڵم ئەگەر کەسەکە خۆی پێستی خۆی تۆزە حساس بێ پێست هەیە خۆی قایم و باشە مشکلەی نیە من زۆر خانم چەور باشترە بۆ ئەو بابەتەیە پێستە وشکەکان پێستە چەورەکان لەو ڕۆ سەلامەتترن ینی کەمتر ئەزیێتیانەگا ئەوانەی خۆیان پێستیان وشکە زۆر ینی ئەزیێتیان ئەدا ماچەم پێوەنی نیە بەباتەکە بەس ئەوانەی کە پێستیان چەورە لە چیا خراپە زووتر پیربوون و چرچیان پێوە دیاریان کەمتر بەس کێشەی چەوری پێست مەسەڵەن هەنێ جۆری بەڵێ زیبکە و هەنێ جۆری ئیلتیهابی کەڕوەکان و هەنێ حاڵەت هەیە تووشی ئەوە زۆرتر ئەبن دکتۆرە نسار ئەکرێ بڵین پاکەرەوەکان تووشی ئەگەریچێک ساغ و سەلامەت بێ لە ڕووی کۆ ئەندامی هەناسەوە ئەگە خراپ بەکاربێنرێ گەر کوالەتی خراپ بێ و بەکاری بێنی زۆر بەکاربێنرێ ئەکرێ بڵین تووشی نەخۆشی درێژخایانمانەکە لە بواری هەناسە و کۆ ئەندامی هەناسەیە بەڵێ هەروەکو لە ئەوڵ ئاماژەم پێ هەنی کەسێ خۆی هیچ مشکلەیەکی نییە بەڵام چۆنێتی بەکارهێنانەکە یان زۆر بەکارهێنانی وا ئەکا کەسەکە تووشی حساسێ بێ و حساسێ لە هەر دقەیەکە یان بۆی هەیە بێ بە درێژخایەن و ئەمەش ینی پێیوەستە بەوەی کە چۆن بەکارهێنی و چندێک دووبارەیە کاتەوە تکرارێک کات و شێوازی بەکارهێنانەکەی مەسەن ئەگەر یەکی لە شوێنێکی داخراوە بەکاربێنی ینی بەرکەوتنی زیاتر ئەبێت ئەو چەندێکیش خستێکی زیاتر بێ ئەوانین کە لە ئەوڵ باسمان کرد دیسانەوە ئەمە وا ئەکا کەسەکە تووشی حساسی درێژخایەن بێ ئەکرێ بڵین ئەوەی کە لە دکتۆرە شۆنیش پرسی ئەکرێ بڵین ئەم پاکەرەوانە بە شێوازێکی گشتی مەترسین لەسەر خانمان بەتایبەت لە بواری کۆ ئەندامی هەناسەیە وڵایی کەردانایان نەک بڵێن تەنها خانمان تەنان ئەوانشی کە لە کارگەکانە دروستی ئەکەن یعنی ئەماش خۆی وەکو خانمان یان وەکو ئەوەی کە بەکاری هێنێ دیسان بەرکەوتەیان هەیە و ئەماش یعنی لە ئەگەریان هەیە تەبعاً تووشی حساسیتەکان بن تووشی ئیلتیهاباتی درێژخایەن بن و ینی هەموو ئەوانەی کە لە خانمان هەیە لە ئەوانیشا دیسانەوە ڕۆیە باش زۆر چاکە کاک ڕێبەر بینە سەر بابەتێکی دیکە بەڕاستی ئەمێ بپرسم پاکەرەوەکان بە شێوازێکی ستاندارد چ ناوخۆیەکان وەکو کارگەکانی خۆمان لە هەرێمی کوردستان چ ئەوانەی بازرگانان هاوردەیەکەن کوالیتی کۆنتترۆڵێکی وا بەهێزمان نییە کە ئەگەر ئەو مەوادە خراپانی جەنابەت باست کرد کە نابێت یای بێتیای بێ یان ئەو ڕێژانەی کە هەیە
ئەو ڕێژانە بێستاندار بێ یان PHەکانیان هەر بابەتێکی دیکە یانەوەی کە فەرمووت بە سەمات بە پێینی هەم بڵین کیمیایی هەم پێینی ئاژەڵی خستیەکانیان ئەکتیڤیتەکانیان بەرزەکەنەوە بەڕاست کوالیتی کۆنتترۆلمانەیە لە هەرێمی کوردستان چ لە ناو شارەکان چ لە دەواازەکان بتوانێت ڕێگر بێ لەوەی کە پاکەرەوەی خراپ کوالیتی نزم نەیەتە ناو هەرێمی کوردستان وڵی کوالیتی کۆنتترۆلمان هەیە وەک هەبوون وەک مؤسسە باش وەک فعالیت زعیفە زۆر زعیفە چکە ئەگەر تۆ مؤسسەکەت فعال بێ ئەو هەموو موادە خراپەستەکە لە بازاری موادی خراپ هەیە لە بازار ئەی چۆن نییە لە بواری پاکەرەوەی هەڵم زۆر مواد من پێت دەڵم ستانداردەکەی دەبێت هەش دەبێت موادی یەکتیف چوار هەیە لە ناو بازاردا ئەو سپیکەرەوەی کە باسی دەکەین دکتۆرە باسی کرد کە ئەسڵەن هەر گازەکەی ئینسان بۆ هەیە ئەزەتێکی زۆری سنگی بێ و نزیک بێتەوە لە خنکان سپیکەرەوە هەیە لە ناو بازاردا بیخۆینەوەی چی لەنە ئەنی دوو سیرکە ئەی سەیتەڕێ نوعی سەکا لەوێ ئەرکی خوێنن لاسان چەنەوە پرسیارە وەڵامەکە بێ ئەوان طبعاً تەوجیهاتی ئەوانن وەکو ینی شارەزایەک لە بوارەکە بۆ پێ ینی ئایا بەڕاست تاقیەکان لە ئاستی پێویستانین بە دەقیقی یان بەرپرسیارەتەکە ئەوەی پێوتری حکوومەت مؤسسە گەورەکە لە خەمی ینی تەندروستی هاوڵاتیەکانی طبعاً نەبوونی کەسی پسپۆر لەو مؤسسەیەدا لە هەر بوارێکدا تایبەت بەخۆی پسپۆر لە بواری خۆراکدا پسپۆر لە بواری مەسەرەن جلوبەرگدا پسپۆر لە بواری پاکەرەوەدا هەر شتێک کە هاوردەی دەکەیت تۆ دەبێت کەسێکی پسپۆرتەوە بۆی کە تەوجیهات داتێ ئەو ستانداردەکانی بۆ دەرهێنێ شتەکان قیاساتەکانت پێ بڵێ نەبوونی کەسی پسپۆرت طبعاً زعیفێکی زۆرە و هەڵنەسان بە ئەرشی خۆیان دەنەوەرە سیر کەسە من کارگەی خۆمان گەر باسی بکەم من موادم هەیە لە ئەڵمانیا و دانیمارک دەیفرۆشم لێرە دروستەکرێت لێرە دروستی دەکەین لە عربەت دروستی دەکەین هەناردەی ئەڵمانیا و دانیمارکی دەکەین موادیشەیە 2000 دەستی پێ بشۆ بۆ باسکەری دەبێت سێ جلسەی دکتۆرە بکەی وەک خۆشت لێ نایەتەوە پاکەرەوەی تەباخ ئەوە کە زۆربەی ئافرەتان بەکاری دێنن چەوری لابەر ئەوەی کە زۆر شایع لە بازاردا وەرە بابەر دەستت کەوێ هەروە خۆتە لێ نایەتەوە دەسووتێت دوای شوتانەکەش لێ بێتە پەڵە منیش پاکەرەوە بۆ دەخەمە بازارەوە وەکو سایل دەستی پێ بشۆ هەمان ئیشیش دەکە بەس فەرقەکەی لە کۆستی تێچوونەکەی دێ باش خانمێک ئێستا لەوانێ پرسیارکە بڵێ من یا کەسێکی بەکاربەر کە چێتە مارکێتێک ئەم هەموو جۆری پاکەرەوە دانراوە بەچیە بزانێت کامەی باشە کامەشی خراپە ئایا تەنها بووی لە سەری نووسراوە بە تاقیکردنەوە و گریمان حکومت کەم تەرخەم بوو کوالیتی کۆنتترۆل و پێویست خۆی هەڵنەسا ئێمە خۆمان چۆن تەندروستی خۆمان پارێزین کامە باشە کامە خراپە چۆن جێکەینەوە بەداخەوە لە مەجای پاکەرەوەدا ئیندیکەیتەرێک ناسەرەوەیەکمان نییە بۆ پاکەرەوەی باش و خراپ تا کاتی بەکارهێنان یا تا تاقیگە یعنی ئیندیکەیتەرێک نیە تۆ بە شکل سەماشا دەکەی زاهری چکەوانە سێ قسمن لە مەجای دیتێرجێن لە مەجای پاکەرەوە سێ قسمە کوالیتی کۆنتترۆل قسمێکیان کیمیکاڵە قسمێکیان فیزیکەڵە قسمێکیان مایکرۆبایۆلۆجیکەڵە تۆ هەر پرۆدەکتێک کە دێتە ناو مارکێتەوە دەبێت لە هەر سێ سەیتەڕە نەوعەکەی ڕەت بوو بێ هەرسێکی پاس بوو بێت تۆ لە ڕووی کیمیکالیەوە ستاندار بێت لە ڕووی فیزیکالیەوە کە تۆ ظاهری موادەکەت ڕنگ و بۆنەکەی شکلی دەبەکەی کەپەکەی کە مەسەرەن ئەو موادی توالێت کلینەر و موادی سپیکەرەوەی کە ئەو غازە زۆریان هەیە ستانداردی وایە کە کەپەکەی شتێک بێت بە منداڵ نەکرێتەوە ئەوە فیزیکەڵەکەیەتی باشە مایکرۆبایۆلۆجیکەشی لە هەموو تێستەکانی دەرچوو بێ غیری ئەوەی تا بەکاری دەهێنیان دەچێتە ناو تاقیگەوە ئیندیکیتەرێکی نێوە چکە زاهریان هەمویان وەکو یەک دکتۆرە شەونم چێن ئەوانەی نابێت بە هیچ جۆرێک پاکەرەوەکان بەکاربێنن ئەوانی کە چ جۆرێک نەخۆشی پێستیانەیە کە نابێ بەکاری بێنن کو باسمان کرد ئەوانەی کە ئەو حاڵتانەی پێستیان هەیە کە خۆیان چینی پێستیان تەواو نییە پاکەرەوە بەکار ئەهێن بەڵام پاکەرەوەی تایبەت یعنی ئەمە خۆمان بۆیان دایانین وەکو پزیشکی پێست وەکو وتم شتێک هەیە ناوی سیندیێتە کە پیئەچەکەی ڕێک هاوتای پیئەچی پێستە سابوون نییە شتێکی ترە و هەروە ئۆیل سۆپ هەیە ینی سەرچاوەکەی ئۆیڵە و کە پێستەکە پێ ئەشۆرێت پاک ئەبێتەوە بەڵام مشکی ناکاتەوە و ئەکیید مەسەنگەر خانم بێت دەستکێش بەکاربێنە لە کاتی بەکارهێنانی مەسەن ئەتوانێت ئەو کاتە هەر شتی احتیاطی بەکاربێنێ بەڵام بە شێوەیە کە بەرپێستی نەکەوێت یاوانی مەسەن حساسیستی پێستیان هەیە بۆ نەپیان ئەڵێنکەوە پاکەرێ بەکاربێن کە مەسەن زۆر بۆنەکەی نامێنێتەوە بە جلەکەەوە چکە ئاتەوەی کە زۆر بۆنەکەی مایەوە یعنی جوان لە جلەکە نەبووتەوە هەر تەنها ئەوانەیە باشەگەر من هەر لای تۆ بمێنەوە بووی وەکو دوا پرسیاریش ینی ڕێنمایە گشتیەکان بۆ خانمان جەنابەت هەم وەکو خانمێک
هەم وەکو پزیشکی پسپۆڕی پێستیش چەند خاڵێکمان پێ بڵێ چییە بۆ خانمان بووی کە کاتێک ئەم پاکەرانە بەکارێنن کەمترین کاریگەری خراپیان لەسەر بکە هەر لە دەستکێشەوەم لەوەی کە ئەو شوێنی کە ئەو مادیتیا بەکارێنرێ ماوەیەک وەکو بڵێ هەوای بکرێتەوە بۆ بەجێ بێڵن یعنی حەزەکەم ڕێنمایە گشتەکان لای تۆ چیە لە خزمەتای وەکو دەست بۆ منە دەست شۆردنمان هەیە ڕۆژانە بەکارهێنانی شێدارکەرەوە لە دوای ئەوە دەستیان چاور بکەنەوە حتا بۆ مناڵەکانیش چونکە مناڵش لە تەمەنێکی گەورە بوونا بە تایبەتی کوڕان تووشی ئەو حاڵتا بن زوو دەستیان ئەشۆن جۆرە حاڵتێکی ئۆبسێسیڤ کۆمپڵسیڤە تووشیان ئەبێت مثلا مناڵەکەیشی فێر بکات بڵێ کە دەست شۆر دوای ئەوە دەست شێدار بکەرەوە ئەتوانێت هەر لای مەخسەلەکە دای بنێت ڕۆژانە لە دوای ئەوە دەستی چاور بکاتەوە بۆ کاتێک بەکارهێنانی مەسەن حاجت شۆردن ئەو شتانە دەستکێش بەکارێنەوە وەکو پێشش ئاماژەمان پێدا دەستکێشی ناو قماش و بە مەسەن لە کاتی بەکارهێنانەوەی پاکەری وەکو معجزەی پەنجەرە وەکو فاست ئەو شتانە هەمان شێوە دەستکێش بەکار ئەهێنێت و لە هەوای کراوەیە بێ بۆی هەڵمەکەی ئەوە نەبێت لە کاتی شۆردنی جلو بەرگشتیشە وەکوتمان زۆر جوان ئاوی پیا بکریان غەسالەکە بخرێتە سەر شێوازێک کە جوان بیشواتەوە یان دووجار ئاوی پیا بکات حتا بەجلەکانەوە زۆر نەمێنێتەوانێ یان هەنێ پاکەرەوەی کوالەتی نزم هەیە بەکار نەهێنرێت بۆ کاتی خۆ شۆردن و حتا سەر شۆردن و ئەوانش مەسەن ئەگەر کەسەکە خۆی پێستی کێشەیەکی هەیە یان قژی کێشەی کڕێش و ئەو شتانەی هەیە ئەبێ شامپۆ مەسەن غەسولی تایبەت بەو حاڵەتە بەکار بهێنرێت لە کاتی شۆردنە مەسەن بۆ خۆ شۆردن ئەگەر ئەو کێشەی پێستانی هەبێ و کوتمان ئەو ئۆیل سۆپ پشتیان هەر شامپۆی احتیاطی بەکاربێنە بە زۆر بەکار نەهێنرێت بە تایبەتی وەرزە زستانی و سەرماکان ینی ئەوەی کە وشکن کەمتر بەکار بهێنرێن ئەو پاکەرەوانە و بەکارهێنانی شێدارکردەوە زۆر گرنگە یعنی نەک کەسێک کە خۆی پێستی چەورە کەسێک کە خۆی پێستی چەورە خی گەورە خۆی چوری یاوەتە پێویستی پێ نیە ئەو ئەسڵانە بێ پاکی کاتە بۆی تۆزێ وشک بێتەوە بەڵام کەسێک کە خۆی پێستی وشکە زۆر گرنگە حتا ڕۆژانە سند دەست نوێژگرتنی احتیاطیش مثلا قۆڵ وشک ئەبێتەوانێ هەواکە سارد وشکە لەبەر مەسەن شێدارکردەیەک بەکار بهێنرێت هیچ کێشەی خوران و سوربوونەوە ئەوانیان زۆر باش حل ئەبێت مۆزۆی بەکارهێنانی پاکەرەوە زۆر بەهێزەکان کەوتمان هەڵبن هەڵمەکەی نەیەت بۆیان لە شوێنێکی کراوەیە بێ بەرپێستیان نەکەوێت چونکە وتمان حتا ئەو هەڵمە کاریگەریە بێت لەسەر چرجبوون و پیربوونی پێستیان و دروستبوونی پەڵە بۆی بتوان بە تەندروست بژین و تکایە دەستکێشیان بیر نەچێت زۆر بێ ئێڵە ناتوانم بە دەستکێشەوە ئیش بکەم بەس هەر ئێمەش خانمین ئێمەش ڕۆژانە مەسەرەن ئیشی ماڵ ئەکەین بەڵام کە فێری بوون زۆر ئاسانە بەکارهێنانەکەی و مەسەن تەندروستی دەست و پەلەکان و حتا نینۆکەکان زۆر گرنگە چونکە تۆ خانمێکی چێشت دروستەکەی بەم دەستانت حتا هەندێک مواد هەیە مەسەن زەڵاتە و تەماتە و ئەم شتانەش یعنی ئەوانش دەست ئازێتەیە لەبەرەوە تکایە بۆ ئەوانش هەر دەستکێش بەکار بهێنن یا ئەوانەی ئەو کێشەی پێستانیان هەیە مەسەن نینۆکیان یان شتێک تا چارەسەرێک وەرئەگرن ئەوە بێت تکایە دەستکێش بەکار بهێنن بۆی دەستێکی تەندروستیان هەبێ ژیانیان تەندروست بێ ماڵەکەشیان تەندروست بێ و خۆشیان و مناڵەکانیشیان و ئایلەکەشیان دڵخۆش بن دەستخۆش دکتۆر نسار چێن ئەوانەی گرفتێکی تەندروستیانێ لە هەناسەدانیانە کە هەر نابێ ینی شتیوە هەیە ئێوە بێتە لای ئێوە لی مناکەن بە هیچ جۆرە نابێ پاکەرەوە بەکاربێنێ بڵێ ئەوانی کە ڕۆبۆیان هەیە حساسی سیەکانیان هەیە بە هیچ ئیلتیهاباتی درێژخایانی سیەکان کە ئەمە لە هەردوو ڕەگەزەکان ڕوێ یعنی هەم لە پیا و هەم لە ئافرەتیشە ئەمانە بە هیچ شێوێک کە نابێ بەکاری بێن ئەگەر زۆر مەجبور بن کە بەکاری بێن ئیلا ئەبێ بۆنی نەبێ ئەو پاکەرەوەی کە بەکارە هێنن و هەروە شوێنی داخراو نەبێت و ئەوانە نەبێت کە ینی زۆر بڵاو ئەبێتەوە بڵاوبوونەوەی زۆرە بێ و لە کاتی بەکارهێنانیشە ئەبێ ماسک بەکاربێنن بەبێ ماسک بە هیچ شێوێ ئەو شتانە بەکار نەهێنن باشە ئەگەر دو پرسێژ تۆ بکەم ئەچەند لە ئەسنای قسەکانە هەروتە بە زووک وەگەر دووبارەش بێ خراپ نییە ڕێنمایە گشتەکان بەتایبەت لە بواری هەناسەیە کاتێک ئەم شتە بەکارهێنرێ ینی هەر ئەبێ بەکار بهێنرێ جگە لەوێ بێ کوالەتی باش هەڵبژێن بەڵام کە بەکارهێنرێ چی بکرێ بۆی کاریگەری کەم لەسەر کۆ ئەندامی هەناسەمان بەجێ بڵە بۆ خانمان فەرموو وەکەوەی کەوتم یەکەم شت ماسک ینی زۆر زەڕورە کە ماسک بەکاربێن خاصەتەن ئەگەرێکی خۆی نەخۆشی درێژخانی سیەکانی هەبێ ئیتر حساسی بێ ڕەبوو بێ هەر شتێک بێ و دووەم شت طبعا باشترین کوالەتی باشتر سەلامەتترە و شوێنەکە داخراو نەبێ ئەو شوێنەی کە بەکاری هێناوە و هەروەها خستی کەمتر بێ خستێکی کەمتر وەکۆ لە بیدایت باسمان کرد ینی کەمترین ئیرریتیشنەکە کەمترین کارلێکەکە لەگەڵ بۆری هەناسەکان و دەست خۆش بێ کاک ڕێبەر دوا ڕێنمایی خۆت بۆ بەکارێنەر بە شێوازێکی گشتی چییە و من حەزەکەم یەک پرسیاری کەش بکەم ئایا ئێوە وەکو کارگەیەکی ناوخۆیی بەرهەمەکانتان ئەو ڕێنمایانی کە لەسەرێتی چ لە پێگاتی مادەکان چ لە چۆنێتی ئیشپێکردنی بە زمانی شیرینی کوردی ئینووسن یان بە عربی و بە ئینگلیزی نووسن بۆیی کە سەرفیاتی زۆر بێگەرمە ئینگلیزی بێلانە خەڵک بڵێ ئەمە زۆر باش و مهمە دەست خۆش بێ کاکداناوەڵا وی ڕێنمایی گشتی تەوان وەک باسم کرد
ئەو 500 دینار ئەو 1000 دیناری کە لە سعرەکەیدا فەرق دەکا ئاگال لێبێت کە تۆ سەبەبێکی ڕئیسی سەرەتان دەهێنیەوە ماڵەکەت بۆیە لەسەر سعر حساب لەسەر کوالیتی مەکە وەک ڕێنمایی گشتی ئەمەوە کارگەی فێرس تەواوی ڕێنمایەکانی بەکارهێنان تەواوی ئەو مادانی تیدا بەکارهێنراوە تەواوی خۆپارێزیەکان کە ئەو مادەیان تێز بکرێت پێش بەکارهێنان ئەو مادەیان ماسکی لەگەڵ بەکاربێنێت ئەومان کامل پرۆتێکتیو کە تۆ بەسەرن وەک توالێت کلینەر دەبێت ئەسڵان عینەکە لە چاو بێت دەبێت ماسکت لە دەست ماسکت بەست بێت دەستکەشت لە دەست بێت کامل پرۆتێکتیوی بۆ ئەسڵن پرشکیشت بەرنەکەوێت بۆ یەکە چاو زەرەر نەکات ئەی تەبان چ گازی هەیە ئەوانی کە بەکار ئەو ئافرەتانی کە بەکارێنەری ڕئیسی ئەو موادان و بە ناتەندروستی بەکاردێنن لەگەڵ پیاوێکی لە حیمسی وەکو یەکە پێستیان ئێمە هەر هەمووی خۆشببختانە بە زمانی کوردی ڕوونمان کردو ڕێنمایەکان بۆ بەکارهێنەرانی ئەم مادانەوە بۆ خانمان بە تایبەتی ڕێنمایە گشتیەکان چین ئەوان لە ڕووی پێست و لە ڕووی هەناسەدانەوەتیان تۆ لە ڕۆزانستیەکەیەوە لە ڕووی علمیەوە وەک باسم کرد هەر قاپ شۆرێک با 10,000 شت پێدابێ با 20,000 شت پێدابێ کە بەکارت هێنا دەست دووشک بۆ جاری دوم پێیمەش کە بەکارت هێنا و دەستت قەڵشی پێیمەشۆ جاری دووە موادێکی کوالتی بەرز نەک موادێک کە تۆ خۆشت و عایلەکەش تووشی نەخۆشیێک یا دەردێکی درێژ خایام بکەی پێوە زۆر بەڕێز ڕێبەروریە بە کالۆرۆز لە زانستی کیمیای پیشەسازی و بەڕێوەبەری کارگەی فێرس بۆ پاکەرەکان سوپاس بۆی لە ئەم ئەڵلقەی هەیوان لەگەڵمان بووی سوپاس دەکەین زۆر بەڕێز دکتۆرە شەونم عەبدوڵڵا پسپۆری نەخۆشیەکانی پێست سوپاس بۆی کە جەنابیشت لەم ئەڵلقەیە لەگەڵمان نابوویت زۆر بەڕێز دکتۆرە نسار جەمال پسپۆری نەخۆشیەکانی سنگ و هەناسە سوپاس بۆ بەڕێزیشتان کە لەم ئەڵلقەیە لەگەڵمان بوویت سوپاس دەکەین هەروەها بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە لەم ئەڵلقەیە لەگەڵمان بوون سوپاس بۆ سەرنج و پرسیارەکانتان بینەرانی عزیز و خۆشەویست هەیوانی ئەم جارەمان بە کۆتا هێنا بەو هیوایی کە بەکاربەرانی مادە پاکەرەوەکان بە تایبەت خانمان ئەو قسە جوان و زانستی و وردیانی کە ئەم بەڕێزانە کردیان لە بەرچاوی بگرن بۆی کە تەندروستێکی باشتان هەبێت هەیوان تەنها لە پێناو تەندروستی ئێوە لە پێناو خێزانێکی سەلامەتە پرۆگرامەکانی خۆی بنیادەنێت تا ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی هەیوان هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ